لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون، هەروەها ئەمڕۆ دوو بابەتی گرنگ هەیە کە تەوەرەکانی بەرنامەکەمان لەسەر ئەو دووتەوەرە سەرێکیە دەبن. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە. زۆر کەس هەیە زۆر جا باس لەوە کراوە کە خواردە تەندروستەکان چین، ئەو بابەتانە چین کە بە شێوەیەکی تەندروست بەکاریان بێنی، بە تایبەتی لە کاتی خواردندا، ئەو کاتانەی کە ڕۆژوو دەشکێنرێت و ئەو کاتانەی پارشە و چ جۆرە خواردنێک بەکاربێنی تەندروستن. لەو نێوانەدا کە لە نێوانی ڕۆژوشکاندن تاوەکو کاتی پارشە و بابەتە پستودانە چین بەکاربێنرێن، بە تایبەتی لە کاتی پارشەودا بۆ ئەو کەسانەی کە دواتر دەخەونەوە خەوی تێدایە، بە تایبەتی ئێستا لەم کاتەیە کە کاتی کەرەنتینە و کاتی ئەوەیە کە دەوام نییە، زۆربەی کەسەکان لەوانەیە بخەون تا درنگانێک لە خەو هەڵنەستن. ئەو جۆرە خواردنانە زیاتر چین کە تەندروستن بەکاربێنرێت، بە پێی تەمەنە جیاوازەکان چ جۆرە خواردنێک ئامادە بکرێت. هەروەها ئەو بابەتانەی دیکەش لە بابەتی شیرینی و شەربەت و ترشات و ئەم بابەتانی کە بەکاردێنێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چۆن بەکاریان بێنی، بۆ مەبەستە پسپۆڕێکی خۆراکمان لەگەڵ دەبێت لە تەوەری بدوهەمی بەرنامەکەماندا باس لەو تەوەرە دەکەین. و هەر ئەمڕۆژ 46مین ساڵیادی بردومانەکەی قەڵازەیە کە لە 24 ساڵی 1974 لە دوای ئەوەی کە ناوچەی پشتدەرگە هەمیشە بە ناوچەیەکی شۆڕژیەڕ و ناوچەیەک ناسرابوون کە هەمیشە لە ڕیزی پێشەوەی ناڕەزایەتیەکان بوون بەرامبەر بەو زوڵم و زۆرەی کە ڕژەمی پێشووی بەعز بەرامبەر بە گەلی کورد ئەنجامی دەدات. لە ئەنجامی ئەو ناڕەزایەتیانەوە هەروها لە ئەنجامی ئازادکردنی ناوچەی قەڵازیەوە ڕۆشتنی زانکۆی سلێمانی بۆ ئەو ناوچەیە لە 24 ساڵی 1974 دوو فڕۆکەی ڕژەمی پێشووی بەعز لە سەعات 9:45 دقیقەی بەیانی بە چەقی کە دەقەکرا و کە ناپاڵم بووە بردومانی قەڵازیان کردووە. داتاکان لەسەر ژمارەی شەهیدەکان و ژمارەی بریندارەکان داتای جیاوازن. سەرچاوەکان هەرێکەکان جیاوازە کە باس لە ژمارەی شەهیدەکان دەکەن. هەندێک داتا دەگوترێت 150 شەهیدا، 163 200 تاوەکەوندێکی دەڵێ 200 لە هەندێک ڕۆژنامەی جیهانیشە ئاماژە بۆ دراوەکە شەهیدەکان نزیکەی 300 شەهید دەبن و بریندارەکانیش نزیکەی 350 بریندار بوون. ئەمە جگەلەوەی کە ماڵێکی زۆر وێران کرا، هەروەها زانکۆی سلێمانی ئەو کات کە لە قەڵازێ بوو ئەویش بە تەواوی وێران کراوە، دەگوترێت ئەوی ژمارێک لە خوێندکاریان شەهید بوو. هەندێک سەرچاو ئاماژە بۆ دەدەن 5 خوێندکاریان شەهید بوو، هەندێکی دیکە 9 خوێندکار. ئەمە هەرچەندە ناڕەزایەکان لە ناوچەی پشتدەر هەمیشە بەردەوام بوو، بەڵام ئەمە دەبێتە دەستپێکێکی گەورە بۆی کە خەڵک ناڕەزایی گەورە دەربڕێ. هەمیشە ئەم بابەتانە قەتیس ماوە لە نێو خەڵکی ناوچەی پشتدەر لەوەکو ئەوەی کە ئەمە تاوانێکی گەورەیان ئەنجام داوە نابێ هەروە دەستەوەستان بۆستن. لە دوای 8 ساڵ لە ساڵی 1982 هەر لە هەمان ڕۆژدا لە 24 ساڵی 1982 ڕاپەڕینێک لە ناو قەڵازێ ئەنجام دراوەکە ڕێخستنەکانی کێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی گەورەیان هەبووە تێیدا لە جۆشدانی جەماوەر، هەروەها لە ڕێخستنی ڕاپەڕینەکە و پلان بۆ داڕشتنی ڕاپەڕینەکە. هەرچەندە ماوەیەکی زۆری نەخەیاندووە، بەڵام بۆ ماوەیەکی زۆر توانرا لوتی دەستگاکانی ڕژەمی پێشووی بەعز بشکێنرێت و بە شێوەیەکی گشتی ڕاپەڕینێکی بەرفراوان بووە. هەرچەند ڕژەمی پێشووی بەعز زۆر هەوڵی داوەکە ڕاپەڕینەکە سەرکوت بکە، بەڵام نەیتوانیوە. دوجار بە چەند مەرجێک کە خەڵکی ئەو ناوچە دایانناوە دواتر لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاتر لەسەر مەرجەکان دەکەین، بۆ مەرجانە ڕازی بوون کە کۆتایی بە ڕاپەڕینەکە بێنن و ژنانیش پێشەنگ بوون. لەو کاتەدا دوو ژنی شەهید لە ڕاپەڕینەکەدا شەهید بوون. ئەم ناڕەزایەتیانەی خەڵکی ناوچەکە وای کردووە کە بەردەوام ڕژەمی پێشووی بەعز بیر لە تۆڵەکردن و بیر لە خاپورکردنی ناوچەکە بکاتەوە بوو. لە 26 ساڵی 1989 لە دوای ئەوەی کە ناوچەکەی ڕاگواست بە تەواوەتی قەڵازەی تەختی ئەرز کردووە و وێرانی کردووە. ئەمە ئەو بابەتە سەرێکیانە دەبن کە ئەمڕۆ باسی دەکەین لەگەڵ میوانەکەمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا. بەڕێز مامۆستا مۆفەق میراودەلیمان لەگەڵایەکە بۆ خۆی نووسەرە و چەند بابەتێکیش و چەند کتێبێکیشی هەیە لەسەر ئەو مێژوانەی شاری قەڵازێ. مامۆستا ڕۆژ باش و بەخێربێن. ڕۆژتان باش. سەرەتا بەناوی خوای گەورە، سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان دەکەم و سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەتە بۆ قسەکردن لەسەر بردومان و ڕاپەڕینی 24 1974 و 24 ساڵی 1982. مامۆستا پێم خۆشە سەرەتا پێشوی کە بچینە سەر کاتی بردومانەکە و دەرەنجامەکانی
کورتەیەک لەسەر ئەو کاتەمان بیتی ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم بۆچی ئەم بردومانە کرا و زانکۆی سلێمانی بۆچی لە خەڵازیە بوو؟ بەڵێ دیارە ئەو کاتی ناوچەی پشدەر ناوچەیەکی ئازادکراو دەبێت لە ژێر دەسەڵاتی سەرکردایەتی شۆڕشی ئەو کات دەبێت بە حکمی ئاسادبوونی خەڵکێکی زۆر لە ناوچەکانی تری کوردستانەوە لە پارێزگاکانی تر و لە شارەکانەوە دێن بۆ پشتر لەوێ نیشتە زێ دەبن بەشێک لەوانە بە تایبەتی لە شارەکانی سلێمانی خەڵکێکی زۆری سلێمانی و کەرکووک هەولێر حتا بادینان خانەقین و کۆیە ڕانیا دەوروبەری دوای هاتنی ئەو خەڵکە بۆ ئەو ناوچەیە و هاتنی ژمارەیەکی زۆری خوێندکاران و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی کە حکوومەت لێرە زانکۆدا دەخا و خەڵکەکە ڕوو لە ناوچە ئازادکراوەکانی ناوچەی ئازادکراوی پشدەر دەکات بڕیار دەدرێت کە زانکۆ جارێکی کە لە قەڵاتزێ بکرێتەوە لە مانجی پێنجدا دیارە بەپێی ئەو بەدوارا چوون و لێکۆڵنەوەی کەەوە من کردومە لەسەر 24/4/74 ئەو ئامادە سازی کەوا دەکرێت و لە ڕێگەی رادیۆوە بانگەشە دەکرێت بۆ ئەوەی خوێندکاران و مامۆسایان پەیوەندی بکەن بە زانکۆ و ئامادەکاری دەکرێت لە ڕووی دابینکردنی بینا و باڵەخانە و ئۆفیسی زانکۆ و تا ئەوەی نزیک دەبێت کە لە 1/5 زانکۆ بکرێتەوە دیارە ئەوە لەو کاتەداکردنەوەی زانکۆ و ناوەندێکی ئەکادیمی لە شان بەشانی خەباتی چەکداری بۆ حکوومەتی ئەو کات بەڕاستی جێگەی قبول نەبوو و بە هەموو شێوەیەک هەوڵیدا کە هەم زانکۆ هەم شارەکە بەڕاستی خاپور بکات بۆیە ئەوە ڕوبەڕووبوونەوەیەکی گەورە بوو ئەوە جێگەی قبول نەبوو کە لە تەک خەباتی چەکداری خەباتی ڕۆشنبیری خەباتی معریفی لە ناوچەکە ئەنجام بدرێت باش ئەی مەوەسم سەرەتاکانی دەستپێکردنی بردومانەکە بوو پێشووتر خەڵک ئاگای لەوە بووە کە بردومان ئەکرێت ینی ئاگادارکردنەوەی پێشووتر هەبووە هیچ حاڵەتێکی لە نانکاو ئەم بابەتانە هەبوو بەپێی ئەو بەدواداچوونەی کە ئێمە کردومانە و ئەو شاد حاڵانەی ئەو کات کە لەوێ بوون دیدار و چاوپێکەوتنمان لەگەڵ کردووە دەوترێت بەڵێ خەڵک ئاگادار کراوە ئەو شەوە فڕۆکە هاتۆتە سەر ناوچەکە هەندێک ئاماژە و نیشانەی داوە بۆیە هەر ئەو شەوە خەڵک ئاگادار دەکرێت کە ئەگەری ڕوودانی ڕووداوێک یا کارەساتێک لە ئارادایە بە تایبەتی ئەوەی کە زۆر لەوە دەکرێتەوە دکتۆر ئەوەی بیرم مابێ شەفیق قەزاز دکتۆر شەفیق کە کاتی خۆی لەوێ مامەسا بووە لام وایە لەوێ خەڵکەکە ئاگادار دەکەن ئەو شەوە کە ئەگەری ڕووداوێکی مەترسیدار و گەورە هەیە بۆیە بەشێکی زۆری خەڵکەکە تەنانەت ئەو شەوە و بەیانیەکەشی ڕوو لە دەرو دەشت دەکەن ئەگەر وانە بە ئەگەری هەبوو کارەساتەکە و کۆمەڵکوژیەکە زۆر گەورەتر باە بەڕاستی مەمەستا بەبستم ئەوە ینی ئێستا تۆکە چیتە دادگای نێودەوڵەتی ئەگەر سکاڵا لەسەرم بابەتە تۆمار بکەی ینی تاوانی ئەو خەڵکەی کە لەوێ بوون بۆچی بردومانکران هێزی پێشمەرگا لە ناو شارە بارەگای هەبووە بۆ ئەوەی کە بردومانی ناو شار بکرێت لە ناو زانکۆوە بارەگای هەبووە تاوانەکە چ تاوانێک بانی بە چ تاوانێک ڕژەمی پێشووی بەهەز بەم شێوەیە بۆمبارانی ناو قەڵازێ دەکات ئەو بردومانە یا با بڵین ئەو ڕووداوە بۆ ئەو کات بەڕاستی ڕووداوێکی زۆر گەورە و زۆر کۆمەڵکوژێکی گەورە بووە شتێکی وە سادە و ئاسان نەبووە ڕژێم دیارە لە هیچ شتێک بەڕاستی سڵی نەکردوێتەوە بە هیچ کلۆزێکیش حسابی بۆ دادگای نێودەوڵەتی و حسابی بۆ دو ڕۆژ و ئایندا نەکردووەکە لەسەر ئەو بابەتانە لێپرسینەوە و لێپێچینەوەی دادوەری دەکرێت نەک هەر ئەوە ئێمە خۆ جەنابیشت دەزانی زۆر ڕوودا و کۆمەڵگوژی کەمان هەیە کە ڕژێم ئەنجامی داوە هاوشێوەی قەڵاتزێ کە دەبینین هەردووە دوا بە دوای ئەوە بردومانی هەڵەبجە دەکا بە دڵنیایی ینی بۆ بنکە و بارگای پێشمەرگە ئەو کات لە ناو شار بووە بەڵام دەشێ ینی دەشا چۆن شتێکی دەولی هەیە بۆ مەسەلەی پاراستنی خەڵکی سڤیل لە کاتی جەنگ و ڕوبڕووبوونەوەکاندا کە پێویستە ئەوانە پارێزراو بن بەڵام ڕژێم بە هیچ شێوەیەک لە هەموو سەردەم و قۆناغەکان کە بین پێشتریش سیر دەکەین ناوچەکە دووچاری بردومان و دووچاری هێرش بۆتەوە ڕەچاوی ئەوەی نەکردووە کە
ئەمانە خەڵکی سیڤیلن یا ئەمانە خەڵکی بنکە و بارەکای پێشمەرگەن چونکە ئەگەر سیرکەین بەشی زۆری کە دواتر دێنە سەری ئەوانەی کە شەهید دەبن منداڵ و ژن و خەڵکی بەتەمەن و خوێندکارانن بەڕاستی. هەر لەسەر ئەو بەشی کۆتایی خۆت مامۆستا داتاکان بۆ تا ئێستا ڕوون نین ینی لە مەسلەی دۆکۆمنتکردنی ئەو بردومانەی قەڵازێ بۆ سەر چاوەکان لەسەر ژمارەی بریندارەکان ژمارەی شەهیدەکان تەنانەت ئەو ماڵانەی کە خاپور کراون شەهیدەکانی ناو زانکۆی سلێمانی بۆ تاوەکو ئێستا داتایەکی ڕوون نییە بۆ تۆکۆمنتکردنی ئەم بابەتە چیتان کردووە؟ بەڵێ ئەگەر بکرێ بەڕاستی سەرەتا باسێکی ئەوە بکەین کە کات و بەروارەکە کە زۆر گرنگە تا ئێستا زۆر قسە و باسی لەسەر دەکرێت کە بەشێک لە ڕۆژنامە نووسە بیانیەکان و بەشێک لە نووسەران بیانی کە ئەو کاتی لە قەڵازێ دەبن کاتەکەیان بە 95 خولەک دیاری کردووە کە لە ڕێگەی فڕۆکەی سیخۆی ڕووسی و ئەو بۆمبانەیکەوە بەرج دراونەتەوە بەسەر ناوەندی شاردا بۆمبای هندی قەدەغەکراون ناپاڵمی هندی کە دەوترێت زیاتر لە 500 کیلۆگرام تەقەمەنی هەڵگرتووە و زۆر بە شێوەیەکی نزم بەسەر بە گوێرەی قسەی شاد حاڵەکان زۆر بە شێوەیەکی نزم بەسەر ناوەندی شاردا هاتوون و چیچەک و تەقەمەنی کە پێیان بۆ بەسەر شاریاندا خاڵی کردووە بەنسبەت ئامارەکان دیارە ئەو بردومانە زیانێکی زۆری هەم مادی و هەم گیانی بە شاری قەڵازێ و باقی شار و شارۆچکەکانی کە گەیاندووە چونکە بەڕاستی ئەگەر سیرکەین شەهیدەکان شەهیدی تەنها قەڵازێ نین شەهیدانی ڕانی تێدایە خەڵکی سلێمانی تێدایە خەڵکی کۆی تێدایە شەهیدی خانەقینمان هەیە شەهیدی بادینانمان هەیە شەهیدی دوکانمان هەیە بەشی زۆری شار و شارۆچکەکانی کوردستان بەڕاستی تەنانەت کۆمەڵێکمان هەیە تا ئێستا ساغ نەبێتەوە بەنسبەت ئەوەی کە شەهیدەکان بەڕاستی بۆ تۆمار و داتایەکی ورد و تەواوەتی نییە بەداخەوە ئەو کات بەڕاستی کە دەبوو کرابە تا ئێستاش نازانرێ چونکە تا ئێستا بەرەبەرە هەندێک شت دەردەکەوێت لەسەر بردومانەکە و لەسەر ئامار و لە زانیاری لەسەری بەداخەوە کات دەبوو سەرکردایەتی شۆڕشی ئەو کات ئابارێکی وردی کردبایە سەرەتا بۆ شەهیدەکان دواتر بۆ بریندارەکان اینجا بۆ ئەو زەرد و زیانانەی کە لە بینا و باڵەخانە و ماڵ و هەروەها دام دەستگاکانی ئەو کاتی کە بڕیار دراوە زانکۆی لێ بکرێتەوە یا ئەو دام دەستگا خزمەت گوزاریان نەتەنانەت ئاماژە بۆ دەکرێتەنانەت خەستخانەش بەڕاستی خەستخانەی ئەو کاتیش بەر بردومانەکە کەوتووە ئەو کەم کورتێ بەوە دەگەڕێتەوە وە کوردیش سروشتێکی هەیە بەڕاستی هەر لە دێر زمانەوە لە دوای شێوەیەک ینی ئێستا ئێمە دووە حکوومەتی خۆمانمان هەیە بەڕێوەبەرایەتی شەهیدانمان هەیە وزارەتی شەهیدانمان هەیە ئەمانە چیان کردو بۆ ئەوەی کە داتایەکی فەرمی دۆکۆمنتێکی فەرمیمان لە سەر ئەم بابەتە هەبێەوە مۆنۆمنتێک شوێنێک هەیە لە قەڵازێک کە تۆ چیت ینی بچیتە ئەو شوێنەوە ئێستا بزانم ئەمڕۆ یادەکە لەبەر ڤایرۆسی کۆرۆنا یادێکی بە تۆشی ناکرێتەوە تەنها دانانی تاجگوڵینەیە دیارە بەڕێوەبەرایەتی شەهیدان و ئەنفالکراوان سلێمانی لە ساڵی 2012 ئێمە بەدواداچوونێکمان کرد بە شێوەیەکی مەیدانی دیارە پێشتیش بەدواداچوونمان کردووە بەڵام لە ساڵی 2012 بەدواداچوونێکمان کرد بە وردی هەوڵێکی زۆرماندا بۆ ئەوەی کە ئێمە ئامارێکی ورد و هەمەلایەن بۆ شەهیدەکان بەڕاستی تەنها بۆ شەهیدەکان چونکە تا ئێستا نەتوانرا بەڕاستی پێویستی بە هەوڵ و تەقەلای حکوومەتە بۆ پێویستی بەوەیەک بە خۆتەرخانکردنێکی باشەیە کە ستافێکی شارەزا و ستافێکی بە ئەزمون کار لەو بوارەی کە ئامار و داتایەکی ورد بەڕاستی ئامادە بکات ئێمە هەوڵێکی زۆرمان داتوانیمان زیاتر لە 100 شەهید بەناو و بە شوێن و بە جێگا ساغ بکەینەوە بەڵام بەداخەوە بە حکمی ئەوەی کە ماوەیەکی مێژووی بە سەرداتیە پەڕیوە و لەو کاتەدا بەڕاستی نازانێت تا ئێستاش کە ئایا ئامارێکی ورد کراوە و تا ئێستا و ئامارە نەخراوەتە ڕوو یا هەر بە حکمی ئەوەی کە کورد لە دوای ئەوەش کۆمەڵک دەربەری و نەهامەتی بەسەر هاتوو بە تایبەتی ناوچەکەش باش ئەیدەنگدانەوەی لە ڕۆژنامە جیهانیەکان چۆن بووە بەڵێ دیارە بەڕاستی ئەوەی کە زۆر جێگەی گرنگە و بەڵگەیەکە بۆ ئەوەی کە ئێمە لە ئایندە ئەو دۆسیە بخەینە بەردەمی خەڵکی شارەزای دادوەری و بیخەینە بەردەمی وڵاتان و ئەوانەی کە بانگەشەی دادگەری و بانگەشەی مافی مرۆڤ و بە جینۆساید ناساندنی ئەو کەیسانە دەکەن کە هەندێک لە ڕۆژنامە بیانیەکان ئەو کاتی بەڕاستی لە ناوچەی پشتدە دەبن ڕۆژنامە نووسەکان بە تایبەتی
ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسی و گۆڤاری فاینانشەڵ تایمسی بەریتانی و هەروەها ڕۆژنامەی گاردیانی بەریتانی. ئەگەر سیرکەین بەڕاستی ئەوە بابەتێکی زۆر گرنگە. پامنێریان ئەو کاتە لەوێ هەبووە لە قەڵازێ؟ بەڵێ دیارە بەنسبەت ڕۆژنامەکانەوە کە دەور و نەخشێکی بارزیان هەبووە بۆ ئێستا کە ئێمە دەتوانین ئیشی لەسەرکەین بە زانیاریەکانیان زۆر گرنگ و باوەڕ پێکراون چونکە ئەگەر سیرکەین یەکێک لەوانە ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسی دەوترێت کە پرچی یەشێک لە منداڵەکانی ئەحمەدی حاج سابیر کە نۆ کەسیان لە بنەماڵەکە نۆ کەسی لە بنەماڵەکە شەید بوو لەو ڕۆژەدا کە پرچ و سەری کچەکەی بەدەستەوەیە دەوترێ ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسی لاپەڕی یەکەمی بۆ ئەو بابەتە تەرخان کردو و راپۆرتێکی تێر و تەسەلی لەسەر ئەو بابەتە ڕۆژنامەتان هەیە ئەرشیفی ئەو ڕۆژنامەیە بەداخەوە من قسم لەگەڵ کە سوکارکەیان گەوتی ئێمە تا ئەو ساڵان نەشما بوومان بەڵام بەداخەوە لەدەستچۆ بەڵام دەکرێت تۆزان بڵاو کردوتۆ لەسەر ئەو بابەتە ینی هەڵتان نایەوە خۆتان پەیوەندی بکەن بە ئەو ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسی بۆی پێ بڵێن ئەرشیفی ئەو کاتتان بێتێ؟ دیارە بۆ ئەو بابەتە شت لە ڕۆژنامەکاندا من ویستم زیاتر ڕوونی بکەمەوە دیارە بەدەر لە لۆمۆندی فەڕەنسی ئێمە هەوڵی ئەوماندا و لە بەردەوامیشە هەوڵەکە ئەگەری هەیە لە ساڵی ئایندا ئەو ڕۆژنامەیە بەڕاستی هەم بشدۆزرێتەوە هەم بیشی خینە بەردەست و تەرجەمە بکرێوەکو ڕۆژنامەکانی کەیکە لە چوارچێوەی ئەو کتێبەدا دیارە بەندە بە حکمی بەدوارچوون بۆ ئەو کارە تا ئێستا دوو کتێبم لەسەر شەیدانی 74 و ڕاپەڕینی 82 ئامادە و نووسیوە دیارە بە سوپاسەوەیان دەستگای شەیدان بەڕێبەراتی دەستگای شەیدان و فابکراوانی سلێمانی ئەرکی چاپکردنی گرتوۆتە ئەستۆ یەکشیان پەروین خان پەروینی بابەکەها ئەندامی سەرکردایەتی یەکێتی جێی دەستخۆشیە چاپی گرتوۆتە ئەستۆ دیارە بەدەر لەوە کە ئێمە هەوڵمانداوە ئەو ڕۆژنامانە ڕۆژنامەی بۆ نمونە گۆڤاری فاینانشەڵ تایمزمان هەیە بەریتانی کە ریپۆرتەرەکەی لە ڕۆژی 24 لە قەڵازێ دەبێت و راپۆرتێکی تێر و تەسەلی وێنەیە کە کاتی ڕووداوەکەی تۆمار کردووە و 5 ڕۆژ دوای ڕووداوەکە لە 24 74 لە ڕۆژنامەکە بڵاوی دەکاتەوە و باسی ناوڕۆکی لە ناوڕۆکدا باسی ئەوەی دەکا کە زیاتر لە 100 کەس شەید بوون لەو ڕۆژەدا و ژمارەیەکی زۆریش بریندار بوون بەدەر لە گۆڤاری فاینانشەڵ تایمز دیارە ڕۆژنامەی گاردیانیش بەڕاستی چەند کۆمەڵێک وێنی زۆر دانستا کە بڵاوی کردوتەوە و راپۆرتێکی تێر و تەسەل دەیڤید هێرست کە راپۆرتێکی تێر و تەسەلی لەبارەی بردومانی 24 1974 و بردومانکردنی زانکۆ کە هەردووچیاندان بۆ دادەنێن کە زانکۆ لە ئامادەسازی بۆ کە بکرێتەوە بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق بە شێوەیەکی زۆر دڕندانە ناوەندی زانکۆ و ناوەندی شار و بەشی زۆری خانە و بینا و باڵەخانەی شارەکە داڕماوە بیناپاڵمی بەکارێن ئەوەی کە تا ئێستا بۆیە پرسیارەکەم تاوا کرد بێت ئەو شوێنانی کە بەربۆمبەکان کەوتون ئەو شوێنە سەربازیەکان بوون یاخود ناوماڵی خەڵکیشی پێکاوە؟ بەڵێ دەتوانم بڵێم هیچ ناوەندێکی سەربازی بنگە و بارگایەکی پێشمەرگە لە ناوەندی شار نەکەوتۆتە بەر پەلامار و هێرش تا ئێستا ساغ نەبووتەوە ئەمە یەک دووەمیان بەشی زۆری ئەو شوێنانەی کە بەرکەوتون بۆ نمونە خانووی ماڵان بۆ نمونە ناوەندە خزمەت گوزاریەکانی وەکو خەستەخانە و قوتابخانە خوێندنگە و هەروەها زانکۆ ئەو بینا و باڵەخانەی کە بە زانکۆ تەنانەت لە وێنەکاندا ئەوەی گاردیان وێنەکانیشی بڵاو کردوتەوە کە چۆن تەختەکان هەمووی دانراوە ئامادە سازی کراوە بۆەوەی کە دەرز بخوێنرێ زۆر نزیک بۆتەوە کە زانکۆ دەست پێ بکە ئەو وێنانەی بڵاو کردوونەتەوە بەڕاستی ئەو ڕۆژنامانە سەرچاوە بەڵگەی زۆر گرنگن بۆ ئێمە کە ئێستا ئەوانە لەبەردەستن و ژمارەی ناپاڵمەکان چەند ژمارەی بەنسبەت دیاریکردنی ژمارەی ناپاڵمەکان بەڕاستی تا ئێستا دیاریکراونیە لەبەرەوەی ئەوەندە ینی ئەو کۆمەڵکوژیە ئەوەندە گەورە بووە قەبارەکەی ئەوەندە گەورەیانی یەکەمین جار بۆ لە سەدەی 20 ئەو کۆمەڵگوژی وا گەورە ئەنجام بدرێت بەرامبەر بە کورد بەڕاستی تۆ سیرکە ڕۆژنامەنووسێکی وەکو دیڤید هێرست دەڵێت تاوەکو کەوا من گەڕاشمەوە بۆ گەڕامەوە بەزێهێشت خەڵک هەر خەریکی ئەوەی بوو کە گۆڕیان هەڵدەکەن بۆ مردوەکان بۆ شەیدەکان
تۆ سیرکە ئەوەندە گەورە بۆ قەبارەکەی خەڵک نەپڕژاوەتە سەر ئەوەی تەنانەت تۆ سیرکە نەپڕژاوەتە سەر ئەوەی ئەو کاتی شۆڕش و خەڵکی خوێندەواریش کە مامۆستایانی زانکۆی لێبوون فەرمانبەرانی زانکۆی لێبوون هیچیان بەڕاستی نهاتون ئامارێکی وردکەن بزانن چەند شەهید هەیە چەند خانوور و خاوە چەند ناپاڵم بەناوەندی شاردراوە دادراوە بەیت شێوەیەکی ئەوانە و دواتریش ئەوەی کە بەڕاستی جێگەی گرنگیە کە ئەویش هەر سەرچاوە بەڵگەیە کۆمەڵێک نووسەر و کۆمەڵێک لێکۆڵەری بیانیمان هەیە وەکو کریس کۆچێرا لە کتێبەکەی کورد لە سەدەی 1920دا بە وردی بە شێوەیەکی جوان ڕوونی کردوتەوە کە باسی کارەسات و کۆمەڵکوژەکەی کردووە و هەروەها دکتۆر گوینتەر دیشنەرن هەیە کوردگەری خەدر لێکراوی لە خشتەبراو کە ئەویش چەند لاپەڕەیەکی تەرخان کردووە بۆ قسەکردن لەسەر 24/4/74 هەروەها یونان هورمزمان هەیە کە ئەویش یەکێکە لە نووسەرەکان کە کاتخۆی وەکو هاتۆتە ناوچەی پشدەر و شاری قەڵاتزێ ئەویش بە شێوەیەکی جوان باسی بردومانی ساڵی 74 کردووە کەواتە ئەگەر ئێمە سیرکەین دەتوانین بڵین بیانیەکان باشترین خزمەتیان کردووە بە ناساندن و بە خستنەڕووی ئەو کۆمەڵکوژەی کە ئەو کاتی کاو کات ڕژێم ئەنجامی داوە. ئەگە بچینە سەر هەر ساڵ دوای ئەوە لە ساڵی 1982 لە هەمان ڕۆژدا خەڵکی ناوچەی پشدەر ڕاپەڕینێکیان ساز کرد. ئەو ڕاپەڕینە چۆن بوو، وردەکاریەکەی چۆن بوو، داواکاریەکان چۆن بۆچی بوون، دواتر چۆن کۆتایی بە ڕاپەڕینەکە هات؟ خۆی دیارە دوای 24/4 ساڵی 1974 هەمیشە خەڵکی پشدەر و بەتابەتی قەڵاتزێ و بەتابەتی ڕێخستنەکانی ئەو کاتی حزبە کوردستانیەکان و لەو ناوەندەشدا ئەوەی کە دەور و نەخشی بەرچاوی هەبووە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە هەموو ساڵێک لە بیری ئەوەدا بوون کە چۆن ئەو یادە بکرێتەوە تا 2008 ساڵ لە 24/4/1982 دیارە بەتایبەت خوێنکارانیش و خوێنکارانی ئامادەی قەڵاتزێ بە کوڕ و کچ و خەڵکی بەڕاستی ڕێخستنەکانیش کە لە ناوەندەکاندا بوون بەشی زۆری کە پلانێکی بەڕاستی پێشوەختە بووە بۆ ئەوەی کە خۆپیشاندان سەرەتا بە خۆپیشاندان و دواتر گوازراوەوە بۆ مانگرتن و گەیشتو ئەوەی بە ڕاپەڕین دیارە بەژێرەی ئەو بەڕاستی ئەو بەدواداچووی کە من کردومە لە ڕێگەی دیدار لەگەڵ ئەوانەی بەشداری ڕاپەڕینەکە ئەمە یەک وە لە ڕێگەی بینینی ئەو ڕۆژنامە و ئەو بڵاوکراوانەی ئەو کات کە لەسەر ڕاپەڕینەکە بەڕاستی بڵاوکراونەتەوە لەسەر هەم لەسەر سەرەتای یادەوەریەکە چۆن دەکرێتەوە و دواتر چۆن دەگوازێتەوە بۆ خۆپیشاندان و پاشان مانگرتن و پاشان ڕاپەڕین کە لە شاری قەڵاتزێ و ناوچەی پشدەرەوە بەرەبەرە شاری ڕانیە و بەرەبەرە تا ئەوەی کە لە کتێبەکان ئاماژە بەوە کراوە شارەکانی تری وەکو سلێمانی و دواتر حتا دەوترێت زانکۆی مسڵیش تەنانەت کەرکووک دواتر دەگوازێتەوە بۆ بادینان هەولێر بەشی زۆری ئەو شار و شارۆچکانان لە 82 لە دوای قەڵاتزێەوە بەرەبەرە دەست دەکەن بەڕاستی بە خۆپیشاندان بە مانگرتن پاشان بەڕاپەڕین دیارە بەڕاستی پێشینەیەکی هەبووە ئەوە بەگوێرەی ئەو دیدارەی ئێمە لەگەڵ ئەو شاد هەڵانە کردومانە ئەو بەشداربووانە و ئەو دەستگیر کراوانە کە هەم پیاوان و هەم ژنان بەڕاستی ژنان ڕۆڵێکی دەور و نەخشی بەرچاویان هەبووە دوو شتێکی دەبووە دووشیان ژن بوون لە ڕاپەڕینە. بەڵێ دێمە سەرەوەش دیارە سەرەتا کە بە شێوەی هێمن دایانەوێ بستنە سەر قەبران و یادەکە بکرێتەوە دیارە ڕژێم ئەو کات هێز دێنێت بە دەوری حالم هێزیشی لێ دەبێت دەوری قەڵاتزێ بە تایبەتی گردی حسنی و سەر قەڵاتی قەڵاتزێ کە دوو سوێنی استراتیجین و بەسەر ناوەندی شار و بەسەر گۆڕستانی قەڵاتزێدا دەڕوانن دیارە بەڕاستی بە حکمی فراوانی و بە حکمی گەورەی و کە لە وێنەکاندا ئێستا کە وێنەکان بەردەستن جێگەی دەست خۆشحاڵیە کە بەشێک لە وێنەگرەکانی ئەو کات یا بەشێک لە خەمخۆرانی ئەو کات وێنەی خۆپیشاندانەکان گرتۆ زۆر بە جوانی تەنانەت بەشی زۆری بەشداروەکانیش ئەوانەی کە بەشی زۆری بەشداروەکانیش دەناسرێنەوە کە لە ڕێگەی بەتایبەتی ڕەخسنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی حزبەکانی کەش بەشدار بوون ینی ناکرێ بۆ مێژوو بەڵام دەور و نەخشی سەرەکی و بە حکمی ئەوەی کە بنکە و بارەگا و بە حکمی ئەوەی کە ڕێخستنەکانی یەکێتی لێوەدا زۆر بەهێز بووە
بەڕاستی دەوری بارزیان هەبووە بۆ ئەوەی کە یادی بکرێتەوە بستنە سەر قەبران و ئیتر لەو نێوەندەدا تێکەڵچۆن دروست دەبێت و دەبێتە هۆی شەیدبوونی لە 24 دەبێتە 24 دەبێت هۆی شەیدبوونی دوو کەس و برینداربوونی ژمارەیەکی زۆر لە بەشداربووی کە حکوومەت بە شێوەیەکی عەشوایی و هەڕەمێکی تەقە دەکات و دوو خوشک بەناوی خوشکە سنۆبەر و دایکە ئامینە کە لەو ڕۆژەدا شەید دەبن. دیارە حکوومەت هەر بەوەشەوە ناوەستێ کە جۆش و خرۆشی جەماوەر و بەردەوامی و درێژەدانیان کە خۆپیشاندان یادەوەرێکە دەگۆڕێ بۆ خۆپیشاندان و دواتر دەگۆڕێ بۆ مانگرتن و داخستنی دوکان و بازار و دواتر کردنەوەی ئاگر و کۆبنەوە لە مزگەوتەکان و هاتنی بەشێک لە هێزی پێشمەرگە و چەکدار بۆ ناو شار و لە بڵنگۆی مزگەوتەکان و قسەکردن و دواتر دەگاتە ئەوەی کە بەڕاستی بە حکمی ئەوەی بەشی زۆری تەنانەت ئەوانەی بەشێکی زۆری دام دەستگاکانی دەوڵەت ئەو کاتی خال لە خەڵکی ناوچەکە پێک هاتووە دەکەونە گفتوگۆ لە نێوان هەم لە نێوان خۆپیشاندەران و هەم لە نێوان سەرانی ئەو کاتی ڕژێم. دیارە ڕژێم هەر بەوەشەوە ناوەستێت کە هەل لەو چوارچێوەیەدا کە لە ئەو ڕێوشێنانی دایانگرێتە بەر بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران و مانگرتوان دەست دەکا بەگرتنێکی هەڕەمەکەی ژمارەیەک لە ئەوانەی کە بەڕاستی هەم ئەوانەی کە دەوری بارزیان هەبووە و هەم بەشێکی کەش مقابلەی هەندێکیانم کردووە بداخەوە تا ئێستا بڵاونەوەتەوە هەروە ئەوەی کە لە گۆڤاری کۆمەڵا بەڕاستی لە بڵاوکراوەی کۆمەڵەدا بڵاوبۆتەوە راپۆرتێکی تێروتە سەر و هەمەلایەن لەسەر چۆنێتی سەرهەڵدانەکە و چۆنێتی تەشەنەکردن و نەشونماکردنی بۆ هەموو شار و شارۆچکەکانی کاکە یەکێک لە کەسەکانی ئەو کات کە بەنایەک خوازرا و دواتر دەرکەوتۆچەیە کە شتێکی تێروتە سەری لەبارەی ئەو ڕاپەڕینە لە گۆڤاری لە بڵاوکراوەی کۆمەڵە بڵاو کردوێتەوە و حکوومەت هەڵدەسێ بەگرتنی ژمارەیەکی زۆر هەم لە کوڕان و هەم لە کچان و هەم لە گەنجان و هەم لە ڕەقسنەکان کە لە ژێر فشاری ئەو خەڵکەی کە داوا دەکەن بە هەموو شێوەیەک دەبێت ئەوانە بەڕاستی ئازاد بکرێن. یەکێک لە داواکاریەکان بۆ نمونە ئازادکردنی یەکێک لە داواکاری سادەکانیان دیارە داواکاریان زۆر بۆ بەڕاستی و داواکاریانەی و کات هەیان بۆ یعنی جۆرێک بۆ لە داواکاری کورد داواکاری سەرکردایەتی سیاسی کورد نەچێک لەوانە بچووکترینیانەوە بکە دیارە بۆ هێوربوونەوەی دۆخەکە دەبێت ئەوانە هەموو ئازاد بکرێن. دیارە مودەیەک دەمێننەوە بەڕاستی ئەوانە لەلای حکوومەت دەمێنەوە دواتر ئازاد دەکرێن و بەشی زۆریشان ئێستا ئەوەی جێ خۆشحاڵیە کە شاد حاڵ و بەشدار بوون بەشی زۆریان لە ژیاندا باون و بەشێکیان کە ئەوە دیدار و چاپێکوتمان لەگەڵ کردووە بە دەنگ و بە خەتی خۆیان پاراستومانە بۆ ئەوی لە ئایندا بکرێ ئەوەش کارێکی لەسەر بکرێت و بکرێت کاری بین. بچم بۆ ئەوەی کە کاتەکەم هێندە نەماوە لەسەر وێرانکردنی خەڵازێ لە ساڵی 1970 و ڕاگەواستنی ئەش بە کورتی ئەگەر باسی کێوە بکەیت چونکە دواتر زۆر بە گرنگێمە باسی مەسلەی دادگای باڵای تاوانەکانی عێراقکەم بۆ ئەمانە نەگەشتونەتە ئەوێ لە مەسلەی جیهانیە کاتەکەشم 2-3 دقیقە ماوە ببوون. بەڵێ دیارە ئەو ناوچەی کۆنتاکتی شار و شاخ کۆنتاکتی هێزی پێشمەرگە و کۆنتاکتی بەڕاستی خەڵکی شار و خەڵکی تێکۆشەر بووە خەڵکی ڕێخستنەکان بووە بنکە و بارگای زۆرێک لە حیزبە کوردستانیەکان و سەرکردایەتیان تەنانەت بۆ نمونەیەکی نیشتمانی کوردستان سەرکردایەتی لێوە بووە ئێزگە و بارگای لێوە بووە بۆ نمونە چاپخانە و ناوەندەکانی بڵاوکردنەوەی لێوە بووە بۆ نمونە بەشی زۆری کۆنتاکتی شارەکان لە ڕێگەی قەڵاتزێ بۆ زەڵێ و ناوسەنگ و بناری قەندیل بووە و هەروە حیزبەکانی کەش بوون هەم پارتی هەم بستنەوەی ئیسلامی هەم حزبی شوعی و سوشیالیست و هەموو ئەوانە بەڕاستی بنکە و بارگان لێ بوو ناوچەکە ناوچەیەکی زۆر استراتیژیە هەم لە ڕووی جوگرافی وەستە لە زەڵێ ماوەوانە بەڵێ ینی شوێنێکی بە سەرکردایەتێکی نیشتمانی کوردستان بۆ شوێنە بەڵێ بە دڵنیایی نەک هەر ئەوە بەشی زۆری بیرەوەری و یادەوەری ئەگەر سەیری ئەنسکلۆپیدیای یەکێتیکەی دەبینی بەشی زۆری ڕووداوەکانی بەشێکی گەورەی مێژووی یەکێتی بەڕاستی مێژووی حزبەکانیش بەڕاستی لە پشدەرەوە سەرچاوی گرتەوە دەبێت لێەوە دەست پێ بکرێت ئەگەر باسی بۆ وێرانکردنەکە هەموو ڕاگواستنکراوە ڕاگواستن خۆی لە ناوچەی پشدەر بە 5 قۆناغ جێبەجێکرا سەرتا ناوچە استراتیژی و ناوچە سنووریەکان ئەوانەی بۆ دابڕکردنی هێزی پێشمەرگە
لە شار دواتر بازنەی ڕاگواستن فراوان دەکرێت لە 5 قۆناغی کۆتایی کە من بەڕاستی قۆناغی یەکەم لە 76 دەست پێ دەکات تا قۆناغی پێنجەم و کۆتایی کە لە ساڵی 89 ئەوەی کە میدل ئیستوەس دەڵێ ڕاگواستنی قەزای پشتدەر برتێ لە کۆتایی ئەنفال ئێمە لە چوارچێوەی کتێبێکدا بە شێوەیەکی داتایەکی ورد هەموو دێهاتی پشتدەر بە زانیاری وردەوە کات و بەرواری ڕاگواستنی بەسەر 17 ئوردوگادا دابش کراوە لە پارێزگای سلێمانی دواتر بۆ قەڵازێ وێرانە کرێت. بەڵێ دیارە حکوومەت وەکو زۆرێک لە تۆڵەکردنەوە وەکو ئەوەی کە نەکەر قەڵازێ سێ ساقشی ڕاگواست قەزای چۆمانیشی ڕاگواست و هەڵبجەشی کیمیاباران کرد دیارە لە 89 ئەو پرۆسی ڕاگواستن کە درێژە دەچێشێ بەڕاستی بەشی زۆری گوند و دێهاتی کوردستان بە تایبەتی ناوچە سنووریەکان و بە تایبەت ئەو شارانەی کە بۆ هێزی پێشمەرگەوە بۆ حزبە کوردستانیەکان زۆر گرنگ بوون لەوانە پشتدەر قەزای پشتدەر بڕیاری ڕاگواستنی دەدا دیارە لە 26 کۆتایی 26 ساڵی 1970 تەواوی پشتدەر ڕاگوێزرا لە دەربەن بۆ سەرێ بە هەموو شێوەیەک قەدەغبووی کەسێک بوونی هەبێ دیارە هۆکاری سیاسی هۆکاری ئابووری هۆکاری کۆمەڵایەتی ماڵەکان وێران کران حتا ئەوەی یەکێک لە ڕۆژنامەنووسەکانی بەرتانی دەڵێ پێم گیرهام بێ لە شتێکی وایە دەڵێ قەڵازەی 100,000 کەسی وێران کراداری بەرداری دارستانەکانی هەڵکێشرا. پرسیارە گرنگەکە ئەوەیە ئەمە لە دەدگای باڵای تاوانەکان عێراق بۆزان بستە کەیسەکەی 89 لەگەڵەوەی سێ ساق بە جینۆساید ناسێنراوە. تاوانەکانی دیکە بۆ نمونە 74 82 بۆ لە دادگای نێودەوڵەتی ئەم بابەتانە تا ئێستا نەجوڵێنراوە لە دەدگای باڵای تاوانەکانی عێراق ئەم بابەتە نەجوڵراوە زۆر بە کورتی نەکەرەوە حەزەکەم بە کورتەیەکی تریش باسی مەسلەی ناوچەی پشتدەر کە ئەو هەموو تەسیق خەبات و قوربانیدانی داوە بڕاستیەوە دەگەڕێتەوە بۆ حیزبە کوردستانەکان کاوان باڵ لە دەست حکمی ئەو وڵات و ئەو کوردستانی دەکەن پێویستە ئەوان بەدواداچون بۆ ئەو دۆسیانە بکەن و کار بکەن بۆ ئەوەی لە ڕێگەی خەڵکی شارەزا و بە ئەزمون لە ئەوەی دادی نێودەوڵەتی کە بەڕاستی ئەو کەیسانە هەمویان بە جینۆساید بناسرێن ئەمە یەک دووەمیان بەڕاست پێویستە ئاماژە بۆ بکەم کە پشتدەر کە ئەو هەموو خەبات و قوربانی و تێکۆشان و تەسحی داوە پێویستە بەڕاستی لایەکی لێ بکرێتەوە لە هەندێک مەسەلە کە لە زۆر شتەوە پراوێز کراوە یەکێک لەوانە کە جەنابەت باس کرد تا ئێستا مۆنومنتێک نییە ئێمە خاوەنی ئەو هەموو نەهامەتی ئەو هەموو دەردەسەری و ئەو هەموو قوربانیدانەین لە 24 74 لە ساڵی 82 لە ساڵی 89 و لە شەڕی داعش کە ئەم هەموو شەیدەمان داوە تا ئێستا ڕاپەڕین لە ناوچەکەی ئێوە دەستی پێ کردووە ڕاپەڕینی ساڵی 1990 ئەوەی ساڵی 91 دیارە ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ مێژوو بۆ ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژنامەی کوردستانی نوێ لە 492 ئاماژە بۆ کراوە کە یەکەم چەخماخی ڕاپەڕین لەسەر دەستی پشتدەریەکان و لە خەبات دەستی پێکردووە بەڵام بە حکمی ئەوەی کە پارلەمان ڕۆژی 5 سەی تەسبیت کردووە کە شاری ڕانیە بوو بە دەواازەی ڕاپەڕین و جیاوازی نەخێر لەلایمە جیاوازی نیە و علی نەبیش بوو بە سەرباشقەی شەهیدانی بەڕاستی سەرباشقەی ڕاپەڕین و بەداخەوە لە شەڕی ناخۆ شەهید بوو کە پیاوێکی ئاوە قارەمان ڕاپەڕینی فاکتەری سەرەکی ڕاپەڕین بوو لە ناوچەکان. بەڵێ باش زۆر سپاس مادوومانسپاس بۆیەوە مامۆستا مۆفەق میراودەلی نووسەر و شارەزا لە بابەتەکە چەند کتێبێکتان هەیە لەسەر ئەو بابەتانەی وادارم بابەتی دۆکۆمنتاری زیاتر لەسەر ئەو ڕووداوانە بینی چونکە بابەتێکی گرنگی مێژوین زۆر سپاس مادوومان کردی هەر لەسەر هەمانتەوە بە شوەیەکی ڕاستەخۆ دەچینە قەڵازێ بۆ لای هاوکارمان هونەر ڕەسوول هونەر ڕۆژ باش مەراسیمەکە ئەمڕۆ لە قەڵازێ چۆن یادەکرێتەوە ئەزان بۆی ڤایرۆسی کۆرۆنا یادێکی لەو شێوەیە نییە ئێمە لەگەڵ میوانەکەمان لێرە لەگەڵ مامۆستا مۆفەق بە وردی باسی مێژوەکانی 74 82 89مان کرد پێم خۆشە تۆ زیاتر لەگەڵ میوانەکارت یا و کەسانەی لێن فۆکس لەسەر ئەوە بکەی کە لە ئێستادا قەڵازێ چی پێویستە چی پێویستە بۆی زیاتر ئاوەدان بکرێتەوە دۆکۆمنتکردن دروستکردنی مۆنۆمنتێک لە ناو قەڵازێ. سلااوان لێبێ سلااو لە بینەرانی گەلی کوردستان بێگومان 46 ساڵیادی بۆمبارانی شاری قەڵازێ و 38 ساڵیادی ڕاپەڕینی شاری قەڵازێ لە هەمان کادا لە ڕاستیدا ڕێبین ئەمڕۆ یادەکەی ئەمڕۆ تەنها پێیوەستە بە یادی بۆمباران و ڕاپەڕینی ساڵی 1982 ڕۆژی شەهیدی زانکۆیانی سپیۆنیشی ڕاستەوخۆی بە ڕاپەڕینی 5 ئازارەوە نییە چونکە ڕاپەڕین ڕاستە لە دەڤەری ڕاپەڕین بەڵام لە 5 ئازاری 91 لە شاری ڕانیەوە دواتر دەست پێ دەکا و هەرێمی کوردستانە بووی دەگرێتەوە
ئەمڕۆ دیارە وەک خۆت ئاماژەت پێدا هیچ ڕێوەسمێکی تایبەت بە شێوازی ساڵانی ڕابردوو ئەنجام نادرێت. من لە ئێستادا بەڕێز کاک ئەدیب لەتیفم لەگەڵدایەکە بەڕێوەبەری گشتی کاروباری شەیدانی پارێزگای سلێمانیە دەمەوێت ڕاستەوخۆ پرسیاری لێ بکەم و بزانین بەرنامەی ئەمساڵی بەڕێوەبەراتی کاروباری شەیدانی پارێزگای سلێمانی چییە بۆ شاری قڵازی. کاک ئەدیب سڵاو دێبێ ئەگەر بێ ئێرەم کاتت باش سڵاو دێبێ ئەم ساڵ چی دەکەن کاک ئەدیب؟ سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەیدانی کوردستان هیوای تەندروستێکی باش بۆ خانەوادەی سەربەرزی شەیدان دەخوازین. ئەو ساڵ بەهۆی پابەندبوونمان بە ڕێنمایەکانی تەندروستی و ئەنجومەنی وەزیرانەوە نەمانتوانی وەکو ساڵان مەراسیمی شایستە و مەراسیمێک کە چالاکی تێدا بێ بکەینەوە لە ئەو یادانەی کە پەیوەستن بە وەزارەتمان و ئەو یادانەی کە ئێمە سەرپەرشتیەکەین وەک بەڕێوەبەراتی گشتی وەکو وەزارەتمان ئەم ساڵ تەنها و تەنها دانانی تاجەگوڵی نەبێ بەهۆی پابەندبوونمان بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی نەمانویست خانەوادەی سەربەرزی شەیدان خوا نەخواستە تووشی بارگرجێکی تەندروستی ببن. هیوای تەندروستێکی باشیان بۆ دەخوازین داوای لێبوردنیان لێ دەکەین کە نەمانتوانی ئەو ساڵ ئیشەکانی یادەکە بەو شێوازە بێ کە چالاکی و نووسین و کتێبی تێدا تەبع بکرێت. ئەم ساڵ نەماتوانێت بکەین داوای لێبوردنیان چاویش لایەنێکی سیاسی یان دامەزراوەکانی حکوومەت دەتوانن بێن تازەگوڵی نەدابنێت وەکو لای بەڕێستان ئاشکرایە دەرگا کراوەیە ئێمە هیچ گرفتێکمان نییە کێ دێت لە سەر و سەرچاوان تاجەگوڵنی خۆی دانێ ئێمە وەکو وەزارەت تاجەگوڵنی خۆمان دانین لەوێدایە. سپاس یەکمان دواتر گفتگۆیتر دەکەین بەڕێز کاک ئیبراهیم محەدین بەڕێوەبەری کاروباری شەیدانی پشدەر. کاک ئیبراهیم ئەم کاتت باش کاک ئەدیب باسی شێوازی مەراسیمەکەی بۆ کردین ڕێوەسمەکە بەڵام دەمەوێت جەنابەت باسی ئەو بکەیت قەڵازێ تا ئێستا مۆنومێنتی نییە ئەم مۆنومێنتە بە گرنگ دەزانن و تێچۆکەی چەندە؟ بەڵێ دیارە سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ گیانی پاکی شەیداندا دەوێنن کە ئەمڕۆ ڕاستەکە 36 ساڵ تێدەپەڕێ بە سەر بۆ دومانی شاری قەڵاتزێ کە لایەن ڕژێمی ڕەفتار فاشستی بەغداوە بووم بە باران کراوە جنوساید کراوە هەم ڕاپەڕی نەمەزنەکەی ساڵی 1982 بەڵێ سەبارەت بە مەسەلەی مونومنتی شەیدان بەڵێ لە ڕاستیدا مونومنتی شەیدان زەڕوریەتێکە بۆ منتیقا بۆ ئەرشیفکردن و بڵین ناساندنی ئەو تاوانەی کە دەرحەق بە ئەو سنوورە کراوە لەلایەن ڕژێمی پێشووە هەموو ئەو ڕژێمانە کە ئێمە لە ڕاستیدا کەوا دەڵێن بەداخەوە بڵێن لە ساڵی لە 2007ەوە بردی بناغی ئەو مونومنتە دانراوە کە دوای ئەوەی قۆناغی یەکەم و ئەوانەی تەواو بوو کە بریتوی لە سیاز و شۆستە ئەوانە دوایەوە هەوڵێکی زۆریش درا لە ڕاستیدا تاک و ئێستا نەتوانراوە قۆناغی کۆتایی تەواو بکرێ کە بە حکمەوەی بڵێن هەم لە کورتێنانی مەسایلی دارایی و مەسایلی شەڕی داعشکە کاتێکی شادەنا لەو کاتەدا بڕێکی پارەی بۆ دیاریکرابوو لەلایەنی دارایی ڕاپەڕینەوە ملیاری 200 ملیۆن بەڵام دوای ئەوەی کە ئەو شەڕە دەستی پێکرد و شەڕی داعشەوانە بە هەوری قەیرانی دارایی پرۆژەکە ڕاوەستاوە بۆیە لە ڕاستیدا بوونی ئەو مونومنتە زەڕوریەتێکە چۆن دەڵێ دەبێتە شوێنێک بەڵێ چەندین داواکاریشێکە لە داواکاریەکانی ئێمە یعنی لە ڕاستی کە ئەو داواکارانی کە سوکاری شەیدان لەو سنوورە هەیەتی نۆکەراوە چەندین داواکاری ترمانەیە لە ڕاستی وە کە سوکاری شەیدان یەکەم مەسایلی ڕێگای نێوان قەڵاتزێ و دەربەند دوو سایدکردنی کردنەوەی بەنێو دەوڵەتیکردنی مەرجی چێلێ ئەوانە هەموو داواکاری خەڵکە مەسەلەی کە سوکاری شەیدان قەرەبووکردنەوەی مادی و معنەوی ئەو سنوورە کە جنوساید کراوە لەلایەن ڕژێمی پێشووی بەغداوە مەسایلی بەڕاستی هاوکاریکردن و دەستپێکردنەوەی کروکسی شەیدان کە دیاری هاوسەرگیری کە تاکو ئێستاکەینێ کاتی شاری داعشەوە ڕاگیراوە یان پێدانی بودجەی زیاتر و یانکردنەوەی ئەو بوجانێک کە کاتی خۆی بۆ یەکە نیشتە جێبوون وەکو سوکاری شەیدان دەکرا لە سنوورەکەدا ئەوە داواکاریشی ڕای ئێمە کە سوکاری شەیدان لە سنوورەکە زۆر سوپاسان دەکەین. سپاس دەکەم کاک ئیبراهیم. من میوانێکی ترم لایە کاک محەممەد زرنگ یەکێک لە بەشداربووانی ڕاپەڕین و خۆی زیندانی سیاسیە و لامان کادا یەکێک لە داکۆکیکاری دەکردڵین زۆر سەرسەختی مافی پشدەریەکان بووە. کاک محەممەد بابەتی قەرەبووکردنەوەی قەزای پشدەر گەیشتۆ بەچی؟ وەکو قەزیە 74 ئێستا کەیسەکە غەرق بووە هیچ شتێکی بۆ نەکراوە ئێمە هەوڵی جدی بۆ درراوە بەڵام کەیسەکە غەرق بووە لەبەرەوەی تاوانبارەکان هیچیان بەردەست نەبوون و بەسەردا سەردامیژی ئەعدام کرا ئەو کاتە کە سەردامی ئەعدام کرا وەکو ڕیسی تاوانبارەکان مەحسوب کرابوو بەڵام ئێستا کەیسەکە بە غەرقی ماوەتەوە لە دوایەوەشەوە تا ئێستا وەکو ئیدارەی حکومەت یان وەکو ئیداری منتیقەکە یا وەکو خەڵکانی شارەزا لە مەسەلەکاندا داریشتر هەوڵ نەداوەتەوە بۆ بە زۆریشتر کەیسەکە بچێتەوە بەردەمی دارگای باڵای تاوانەکان لە بەغدا
هەرچەندە ئێستاکەی هەوڵەکان شەر بەردەوا من بەڵام بکوژەکانیان تاوانبارەکان یان ئەو ساختارانەیان وەزارەتی دیفاعی و کاریان ئەوەی فڕۆکەوانی عراق تا ئێستاکەنی بە تاوانبار بە تۆمەتباریش محسوب نەکراون ئێمە حەولمانداوە بۆ ئەو قەزێش ئێوە بەردەوام دەبن لەسەرەوەی ئێمە کۆڵ نادەینەوەی کە ئەوە بە جینۆساید بناسێت لەبەرەوەی نامانێت ببێتە گرێمانی سەرڕەحمان و بەسەرماندا تێپەڕ و شتێکی تاریخی بشکێتەوە بە ئەسوی خەڵکەکەدا چونکە ئەو مێژوو وەکو حکوومەت لەگەڵی بڕوا شتێکی بەلاوی یاعتیادی بێ بەڵام وەکو خەڵکی منتیقی بەلاوی یاعتیادی نابێت. زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت بەڵێ هێشتا هیچ تازە گوڵینەیەک لەسەر مەزاری شەهیدان دانەندراوە لە ئەنی پاشکەمێکی تر تازە گوڵینەکان دادەندرێن و تازە گوڵینیەکێتی نیشتیمانی کوردستانش بێگومان پێشکەش بە گیانی پیرۆزی شەهیدان دەکرێت و دەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان نەڕەسوول و میوانەکانت کا بە شوێکی ڕاستەوخۆ لە قەڵازیە لەگەڵمانە بووین. دەچینە سەر تەوەری دووەمی بەرنامەکەمان لە تەوەری دووەمی بەرنامەکەمان یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە کە ئێستا زۆر کە چاوی لەوەیە کە چۆن بابەتەکانی خۆراکیەکانی ڕێبکاتەوە هەر لەو کاتێک کە ڕۆژوشکاندن تاوەکو کاتی پاشێ و لە ڕۆژوشکاتنا چ جۆرە خواردنێک بەکار بهێنرێت ئەو جەدوەلە چین کە بەکاری بێنین لە کاتی مانگی ڕەمەزانی پیرۆزداروە لە کاتی پاشێ و لەو نێوانەیە شیرینی بخورێت چ جۆرە شیرینێک بخورێت میوە بابەتی شەربەت ترشیات لەگەڵ سەوزەوات ئەمانەی کە بەکاری هێنی لەگەڵ خۆراکە چ جۆرێک بەکاربێنین بەپێی تەمەنەکان ئەو خۆراکە جیاوازانە چین بەکاری بێنین منداڵ لە چەند ساڵیەوە لە ڕووی زانستیەکە پێویستە ڕۆژوو بگرێەوە ئەو ژنانەشی کە دووگیانن یاخود شیر دەدەن بە مناڵەکانیان ئەوانە چۆن دەتوانن بە ڕۆژوو بن بۆ مەبەستا میوانداری بەڕێز مامۆستا نەشمینعەلیمان کردووە کە مامۆستای زانکۆی و هەروەها ماستەری هەیە لە زانستی خۆراک مامۆستا ڕۆژ باش بەخێربن. ئەو خۆراکانی سەرتامێ بە تەدەڕژ دەست پێ بکەم هەر لە ڕۆژوشکاردنەوە دەست پێ بکەم تاوەکو پاشێ و ئەو خۆراکانەی کە زیاتر لە کاتی ڕۆژوشکاردنە بەکاریان بێنین چ جۆرە خۆراکێک بەکاربێنین. سەرەتا سوپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان پیرۆزبای مانگی ڕەمەزان لە مسلمانانی هەموو جیهان و مسلمانانی کوردستانەکەم بە تایبەتی. ڕۆژوشکاندن سەرەتا خۆت ئەزانیانی با بڵێن من ئەمیز بڵێن لە پاشێەوە دەست پێ بکەین بەس مادەم تۆ لە بەربانگەوە دەست پێکرد نابێت ینی جستم بە شێوەیەکی ئام برسی کراوە بە بڵێن چەند سعاتێک کە لەم وەختەیە لە 10 ساعت تقریبا زیاتر ئەکات کە بە شێوازێک نەئاو نەخۆراک نەچۆتە ناو جسمەکەەوە پێویستەکە مرۆڤ لەم کاتەیە چی بکات بۆ ئەوەی کە بە شێوەیەکی تەندروست و بۆ ئەوەی کە بە شێوەیەکی باش تۆ تەدریجیان دەست بکەیتەوە بۆی کە خۆراک بخەیتە ناو جسمی خۆتەوە پێویستەکات سەرەتا شلەمەنی بخۆیت شلەمەنی ئەتوانین بیدایەت لەگەڵ بە بڵین شەکر یان مەسەلەن شیرینی ئەتوانین ئەویش دەنگێک خورما شیرینی با بڵین دەستکردنا دەنگێک خورما لەگەڵ مەسە پەرداخێک ئاوا ئەتوانین سەرەتا ڕۆژەکەمانی پێ بشکێنین لە پاشان دوای با بڵین وچانێک ئەو کەسەیتر ئەگەر ڕێوڕسمی ئاینی بەجێهێنە تەبان نوێژە هەرچیە ئەیکات لە دواترە ئەتوانێت مەسەلەن سوپێک بخوات ئیستفادە بکات لە خواردنی قاپێک سوپ ینی بەگشتی ئەو کەسێک کە ڕۆژوو ئەشکێنێ پێویست ناکا بە شێوازێکی سەریع و بەدواییەک و هەڵپەی هەبێ بۆ خۆراک لەبەرەوەی کە جسم وردە لەگەڵ خواردنا با بڵین چکامی تابۆلیزم دابەزیوە و خۆراک لە ناو جسمانە ماوە ناتوانانی بە شێوەیەکی سەریع تۆ سوڕی خوێنە خێرا بکەیتەوانێ و خواردن بخۆی ئەمە زەرێکی زۆری ئەبێ بۆ دڵ و بۆ مێشک و بۆ سوڕی خوێنیش بۆیە پێویستەکە بە شێوەیەکی تەدریجی و لەسەر خۆ بە هێواشی بە شلەمەنیەکان دەست پێ بکرێ و ینی با بڵین بە پشتەسەریەکیش نا خواردنی هەرچی با بڵین چاو قاو ئەمانەیە بخرێتە دوای ژەمە ڕئیسیەکەوە ناتوانانی تۆ یەکسەر ڕۆژوو بشکێنی تو بۆ نمونە چایەک بخۆیتەوە لەبەرەوەی کە ئەگەر چا بخۆی لەوانەیە تو حسابکەی بڵێ من ئەمە شلەمەنێکم خواردووە و با بڵێن شەکری تایە و هەر ئەو قسەیە کاڵە تۆزێک با بڵێن هەندێک شەکر لەگەڵ هەندێک شلەمەنی بەس لەوە باشتر هەیە کە ئەتوانی استفادەی لێ بکەی مەسەلەن ئاوە لەگەڵ خورماکەیە دواتریش ئەتوانیت کە سوپێک بیان زەڵاتەیەک کە بڕێکی باش ئاوی تیابێت لەگەڵ ئەلیافا بەکاربێنیت دواتریش ئەو ژەمە ڕئیسیەی کە خۆمانەزانی ژەمی ڕئیسیە لەبەرێت تۆ کاتێکی زۆر ڕۆشتووە کە نانە نەخواردەوە پێویستە بەوەیە کە نانێک بخۆی تاویزی ئەو لە دەستچینەوە لەو ژەمە سەرەکیە مامۆستا چی بخۆین ینی ئەگەر جەدوەلێکم بۆ دابنێ بۆنە بن هەفتانە بەیانین بێمانە بڵێ ئەو ڕۆژیان ئەوە ئەم بابەتانە بخورێت چی بخورێت بەڵێ زۆر زەرورە تۆ مەسەلەن پرۆتین بخۆی با بڵێن
بڵین بە ڕۆعیلمێکیڵی پرۆتین بە گۆشت بخورێت گۆشتەکان بەنەوەی مەسەلەن گۆشتی ئاژەڵ بێ گۆشتی ماسی بێ گۆشتی باڵندە مریشک بێ ئەتوانی ئەمانە سوود لێ ببینی لە ناو طبقە ڕئیسیەکان بە شێوازی ئامادەکردن من بەڕاستی وەکو خۆم پێم باش نییە لە مانگی ڕەمەزانە شێوازی سوورکردنەوە بۆ هیچ شتێک لە خۆراکەکان بەکاربێنرێت لەبەرەوەی ئەو کەسا ئەگەر لە پاشێوابی خوا بە ڕۆژەکەی ئەیخاتە هەلاکەتێکی زۆرەوە چونکە ئەبێتە هۆی توینوێتی ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ ئاو لە جسمتان نەمێنێ و بێتاقەت بیت و تووشی با بڵێن عەسری هەزمە ئەکانین هەزمە قورس ئەبێ باشترە ئەو گۆشتانەیان ئەو شتانەی کە بەکاری ئەهێنیت بە شێوازی کوڵاو بێت بە شێوازێک بێ بە فڕن بکرێ مەسەلەن بە گریل بێت بیبرژێنیت ئەمانە زۆر باشترە کەوتم وەکو پرۆتین سوودی لێ ببینی مەسەلەی خواردنی تر شلەکان هەر هەمووی باشن ئەتوانین ئەمە کوردەواری خۆمانە بینین فاسۆلیامانەیە بامێمانەیە قەیسی و تەپسی و هەمویان زۆر باشن بۆ کەسێکی لە مۆرزە شایتر بەڵێ زۆر باشە هەتا مەسەلەن خواردنی کوردی خۆمانمان هەیە خواردنمان هەیە کە مەسەلەن لە ماڵەکانە بە گژوگیای با بڵێن طبیعی دروست ئەکرێ ئەوانە هەمووی باشن و هەمووی سوودی هەیە هەمووی بڕێکی باش ئایتایە بەڵام ئەوەی کە زۆر مهمە بەلامەوەی کە ئەبێ و کەسە تەرکیز بکاتە سەر سوپ خواردنی سوپ لەگەڵ خواردنی زەڵاتە و سەوزە و ئەمانە زۆر چونکە لە مانگی ڕەمەزانە لەبەرەوەی کە فەتێکی زۆر لەش بێ ئاوا بێ لەوانەیە خەڵکەکان تووشی قەبزی ببن بۆیە پێویستەکە کە بڕێکی باش سەوزە و میوەش بخۆن میوە دەتوانن لە دوای ژەمەکەیانەوە لەسەر ژەمەکە ترشیات زۆر بەکارێن ینی ئەسەر لەوانەیە تر وردەوە دە خەڵک لە ئەمڕۆ پەلاماری ترشیات بیا تا چەند گرنگانی بەکارێنەوەی دابەزینی ڕێژەی شەکر لە جسماواکە تۆ ئەنی با بڵێن هینە هەبێت ینی چۆن ئەڵی تامەزرۆیت هەبێ بۆ خواردنە ترشەکان و بخواردنە سوێرەکان لەبەرەوەی کە تۆ شەکر لە جسم تا دابەزیوە ئازێک ئەیا بە مشکە کە لەوانێتە بۆ شێوەیە تعبیری لێ بکەی بڵێ کە خۆشە ئێستا لیمۆیە بخۆم لە سەرەتای مەسەلەن ئەو کەسانی کە باباسی ئەو کەسان بکەم کە ئەیانە لە مانگی ڕەمەزانە کێشدا بگرن ئەوانەی کە ئەیانەوە کێشدا بگرن فەرقی هەیە لەوانەی کە ئەیانەوە اعتیادی لە کێشی خۆیان بمێننەوە یان کێشەیان نییە کێشیان هەر چۆنێکە فەرقیان هەیە خواردنی ترشی و ترشیات ناکرێت تۆ یەکسەر بە مەعیدەیەکی خاڵی یعنی ئەمە هەر منطقیش لەگەڵ ژەمە خواردنەکە شا بە شێوازێکی زۆر ئەو ترشیاتە با بڵێن سنائیە بە باشی نازانم لەبەرەوەی کە تۆ جسم هیچ مەعیدەش خۆی لە خۆیە با بڵێن نسبەی ترشێتی دابەزیوە خۆمان دەزانین ترشی هەیە لە مەعیدەیە بۆ هەزم ئەو ترشێتی دابەزیوە تۆ ناتوانی بەو ترشیە سنائیە خەستە تعویزی بکەیتەوە لۆ باشتر ئەوەیە توانی مەسەلەن پەرداخێک ئاو یەک کەوتچک سرکەی تا بتوێنی تەوانێ و بیخۆیت ئەمە لەوانەیە زۆر باش بە یارمەتیت با بۆ هەزم لەوە باشترە کە تۆ ترشیات بخۆیت ترشیات یعنی هەر کاتی تریش بە زۆری لەبەرەوەی نسبەی خوێەکەی زۆرە نسبەی خەلەکەی زۆرە ئەو با بڵێن کەرستانەی تێکراوە نسبێک لە ئاوەکەی لە دەستداوە ئەین تۆ ناتوانی بە خواردنێکی تا ڕادێک تەندروستی دابنی لەبەرەوە پێویستەکە تۆ لە ژەمە ڕئیسەکە تا ئەتوانی بیخۆی نەک بڵێ نەیخۆی بەڵام بە شێوازێکانی لە حەددا بێ نەکاتە هۆی ئەوەی کە تۆ زەرەرە لێبات لە دوایە دوای نان خواردن زۆر کەس حەزی لە شیرینی هەر لەسەر نانەکەش لەوانەیە دایانێت شیرینی بخوات بەڕای من باشترە دوای نان خواردن بیخوات یعنی لەگەڵ نان خواردنەکەی نەیخوات دیدایەت وتم ئەو کەسانشکیانەکەشەر بە شیرینی هەر بە دەنگی خورما ئاساییە بەڵام لەوە زیاتر بۆ ئەو کەسانی بە تایبەتی و شیرینیۆمانە ئەوە هەر نابێت بیدایەت کەشتان خواردن تۆ یەکسەر ئەم شەکرە بخۆی بەڕاستی دوای ناخواردنەکە وەکو کوردی خۆمانەڵێن و چانێک بە ئیسراحەتێک بکە و حتا چاش قاوەش ئەمانەش پێویستەکە 40 دقیقە 45 دقیقە بۆ ساعاتێک بینی هەبێ لەگەڵ خۆراکەکەتە لەبەرەوەی کە تۆ سوود ینی جسمە لەوانێت تۆ تێرە خوارد بێت نەخۆی تێرە خواردەوە هیچ کێشە نییە بەس ئێشتا جسمە برسیە پێویستی بەوەی کە خۆراکی بگاتێت پێویستی بەوەی کە فیتامینی بگاتێت تۆ کە چاکە بخۆی لەوانەیە ئەو سوودە نێڵی بگات ئەگیناوەکو شیرینی خواردن ئەگەر ئەویش هەر بە ڕێژێکی دیاریکراوە بێت و مەسەلەن هینی زیادە ڕێویتیان نەکرێ زۆر باشە بێت کە یارمەتی هەزم ئایا جارێکی تر هەزم سەریعکاتەوانێ ئەمیش تقریبا با بڵێن 40 دقیقە بۆ ساعاتێک لە دوای ناخواردن نەتوان سوودی لێ ببینن میوە و چەرەسات میوەکە زۆر باشە ئینسان ئەگەر بتوانێت لە جیاتی شیرینی دەستکردی وەکوتە لقمەقازی و پەقلاوە ئەم شتانە میوەی و شکرا و بخوا هیچ کێشەی نییە و زۆریش باشە لەبەرەوەی کە جێگەی ئەو شەکرەی بۆ ئەگرێتەوانێ و شیرینیشە یعنی لەوانەیە
کفایت بکەیت وەکو ئینسانێک کە تۆ ئەم هەموو کاتە بە ڕۆژ بوویت ئەوە بخۆیت میوەش ئەبێ بخورێت نەک هەر ینی هینیە لەبەرەوەی کە ئێمە هەموو ژەمی با بڵێن هینەکەمان 24 ساعتەکەمان کردووە بە پارشێ و بە بەربانگ پێویست ئەکا کە میوە بخورێت ئەویش لەبەرەوە چی لەبەرەوەی کە ڕێژێکی باش ئاویان تایە ڤیتامینەکانمان دەست بکەوێت ئەوە لەش پێویستی پێێتی ئەلیافیتیاتی بخورانی تقریبا ساعت ئەمانە باشە بخورێت لەو کات زۆر باشە ئەگەر کاتەکە یەک تۆز لە دوای بەڵام بەڕای من ئەگەر کەسێک میوە ئەخوات باشیرینی نەخوا یعنی بۆ خۆی باشترە لەبەرەوەی ئەم هەموو شەکرە بەجارێ نەکەنە ناو جسمی خۆیان و ینی بەڕاستی تۆزە سەر لێ تێک چوون ڕۆیە ینی بۆ کەسێکیش ئەگەر ئێوە کێشدا وەزێنێ ڕەمەزان باشترین کاتە بۆی کە کێشدا پرسیاکی تایبەتەمە لەسەر و بابەتە ئەبێ بەڵام لە هەندێک شوێن هەیە هەندێک ناوچەی خۆمان بابەتی کوردەواری بەکارێنن بۆ نمونە هەنگوین بەکارێن لە دروستکردنی شیرینیایە خۆت تو ئەکوڵێن و ئاوەکەی وەکو شیلە بە دواتر بەکارهێنن ئەمانە سەرچاوەیەکی گرنگن بەکاربێنێت لە جێگە و شیرینە دەستکردانەی کە زۆر باشە ئەمە ئەوە بڵێم کە ئێمە ئەگەر ژەم بگەینە ژەمی پارشێ و زۆربەی کەسە بینین کە دۆشا و ڕاشی ئەخۆن ڕاشی زۆر باشە ئەوە هیچ کینێکی تیانە لەبەرەوەی کە بڕێکی زۆر لە ڕۆنیتیای و ئۆمیگاسری و پێویستە بۆ جسم بەڵام دۆشاوی خورما نسبێکی زۆر شەکری تێکرێ ئەو دۆشاوی کە باسی ئەەکەی دۆشاوی تو ئەگەر لە ماڵە خۆت بگری شەکری تێنەکەی زۆر باشترە کە بخورێ لەگەڵیا و هەنگوین ئەوە هیچ کێشەیتیانە و ئەویش ئەتوانێت لەگەڵ گوێز بەکار بهێنرێ ئەتوانێت لەگەڵ باڵێن هەر کونجی یان ڕاشی ئەتوانی بەکاری بێنی و زۆر باش ژەمی پارشێ بەڵێ ئەنی هەر بەگشتی تۆ ئەتوانی سوود لەو شیرینیا سروشتیەکان بەری تا شیرینیە دەستکرد شۆکەش هەیە ئێستا لە بەڕوو دروستەکرێت وەزام ئۆشێکێکە لەسەر چاو بەڵێ ئەتوانین بەڵام ئیتر هەرچیەک بێ ینی تۆ حتا بۆ نمونە تەماتەکە لەوانەیە ئێستا زۆر باو بێ بەڵام کە ئەگەر زۆر ئەخۆی ئەبێتە هەلاکەت بۆ نمونە عەزایە لە عەزاکانی لەش تۆ ئەبێ هەموو شتێک بەنسبە بخۆی لە کاتی دیاریکراوە بخۆی بەپێی تەمەنی خۆت بەپێی جۆری نەخۆشیەکەت بەپێی سەحەت و کات و جوڵەی تۆ دیاری ئەکا کە خواردنەکەت چی بێ یعنی تۆ ئەوەی بۆ ئەگەر بۆ منداوای لیستێکت لێ بکەم بۆ پارشە و بڵم چی بخۆم چی دیارەکەی ئەگەر مەسەلەن گەنجێکی کوڕێکی وەکو تۆ بە هیچ نەخۆشیەکی لەگەڵانە بێ و پێویستی بەڕێجیم نەبێ بۆی هەیە ئەو خواردن من پێم باشانی دوونەوە خەڵکەیە لە پارشەوە هەیە خواردنی ئێواران ئەخوا ئەنی وەسەلەن برنج و شلە و ئاواشتی قورس ئەخوا هەیە خواردنی بەیانیان ئەخوا مثلا ماستا وەکوتم گوێزە هەنگوینە ئەمانە ئەخوا تۆ لەگەڵ کامی من لەگەڵ ئەوەی نانی بەیانیەکەیان بڕاستی چونکە وزەی هەندە پێبەخشێ بالضبط ئەوە قسەکەی ینی ئێمە قسەمان لەسەر کالۆریەکەی کالۆری تەواومان دەست ئەکەوێ و بە شێوازێکی دروست ئەگەر ئێمە ئەوانە بەکاربێنین ڕێژێکی باشتر ئاویانتیایە لەبەر چیشە ئێستا ئێمە سەر ئەوەش لەبەر چیشە تۆ ئەوە ئەخۆی چونکە زۆربەی خەڵک دوای پارشێ و ئەنوێتەوە ئەوەیەک لە پرسیارەکان زۆر کەس گرفتی ئەوەی هەیە ئەین تۆ کە بنویتەوە قرسە مەسەلەن قاپێک برنج لەگەڵ قاپێک فاسۆلیا بخۆیت و بنویت بەسەریان تووشی تەسەموم ئەبی بەڕاستی تووشی ئەوە ئەبیت کە ئەنی تۆ لە کاتی خەوا خۆت زانین هەموو جسم ڕیلاکسە بێ ناتوانانی هەڵزمی بکەیت بۆ ڕۆژی دوایی تووشی وشک بوونەوە ئەبیت پێویستە بە ئاوێکی زیاترە گرفتی هەرسکردن کە گرفتێکی گەورەیە لای ئێمە ئێستایانی لەناو خەڵکانی هەر ڕۆژانی تەبیعیشی ئێستا تۆ ئەگەر فاسولە و برنج بە شەواب خەوی بالضبط بۆیە پێم باشترە ئەو خواردنی بەیانیانەکە ئاسانترە و سوورەکراوە بە هیچ شێوەیەک لە پارشێوانە نەخورێ ینی حتا ئەگەر کەسێکی حەزە لە شتی سوورەکراوە پارشێوان مەیخۆ لەبەرەوەی کە بۆ ڕۆژی دوایی تۆ تووشی وشک بوونەوە ئەبی کە تووشی وشک بوونەوە بووی تووشی سەرگێژ بوون ئەبی تووشی لێدانی دڵ بە خێرایی ئەبی تووشی ئەوە ئەبیت کە عەسەبی ببیت هیلاک ئەبیت هێزت نییە و ئەزانی هی برسێتیە بەس لە ئەساسا هی کەم ئاوبوونە تۆ وشک بوویتەوە بۆیە باشترە لە پارشێوانە خواردنەکان ئەتوانی میوە بخۆی ئەتوانی زەڵاتەی پڕ ئاو بۆ نمونە کاهو و خەیار ئەمانە بخۆی و خواردنی ئاو یعنی خەڵک باواتێ نەگا کە ئەمە پارشێوە ئەبێ دانیشە 3 لیتر ئاو بخواتەوە ئەمە بەس گورچیلی خۆی هیلاگەکە لەبەرەوەی ئاو وەکو لە لای جەنابیشتان ئاشکرایە مەسەلەن گورچیلە لە کاتێکا بۆ مەسەلەن لە بینی ساعتێ بۆ 2 ساعتە نا 2 پەرداخ ئاواتوانێ بەپاڵێوێت و بیکال بەمیست و ئەم ئاوە زۆرە ئەەکەیتە جسمی خۆت خۆ خەزنی ناکەی پێویستە بە خۆراک تۆ ئاوەکەت خەزنکەی چۆن مثلەن خیارە خۆیت خەس ئەم شتە بەڵێن کاهو ئەخۆیت
ئەو خۆراکانە ئەخۆی کە ئەلیافیان زۆرە مەسەلەن شۆفانە خۆیت لەگەڵ ئەتوانی بکەی بە شۆر بە شۆفانەکەت بەکاری بێنی ئەتوانی لەگەڵ ماستێکەڵی بکەی ئەتوانی بکەی بە شێوازی شیرینی لەگەڵ مەسەلەن هەنگوینە دروستی بکەی لە بەرەی شۆفان بڕێکی باش ئەلیافی تایە و ئەتوانێت کە بمێنێتەوانێ ئەتوانن بۆ ئەوەی کە زۆرتر حفزی ئاو بکەن نانی بۆر بەکاربێنن لە جاتی نانی سپی ئەو نانانی کە کەپێکی زیاترە ئاو زۆرتر ئەهێڵێتەوە لە جسمە ئەین تۆ لە جاتیەوەی 8 پەرداخ ئاو بخۆیت و پەرداخ ئاو بخۆ بەس ئەگەر نانت خوار بە شتانێک کە باسم کرد گوێز و ڕاشی شتەکەەوە بانانەکە دیانانی جۆ بێ یانانی بۆر بێ زۆر کەس چایکی تاڵە خواتەڵێن بۆ ئەوەی کە تووشی وشکبوونە تونبوون ئەمانە نەبینەوە تا چەند زانستیە چای تاڵ خواردن هەر ئەو نسبە ئاوەیە کە تایەتی ینی تۆ خۆیتەوانێ لەوانەیە وەکو خوی لات بێ لەلایەوە کەساگی نەخۆ چایەکی تاڵ پیاڵەکە چەنێکە هەر ئەوەنە ئاو ئەگینا چای تاڵ ئاوگل نایەتەوە لە جسمی تۆیە بەس وەکوتم تۆ گەر نسبەیەک لە ڕیشاڵ بخۆی ئەوانەی ئەو خواردنانی کە ئەلیافیان تایە وەکو باسم کرد با بڵێن شۆفان و سەوزە و میوەکان توێکڵی میوەکان کە پێکەوە مەسەلەن ئەی خۆیت ئەمانە من بڵێم لیستێکم بەرێ بۆ ئەوەی لە پاشێوچی بەکاربێنم چی بخۆم باشە ئەوانە من باسم کرد پێشتری ژەرۆکوانی ئێستا بۆ نووتە زیاترەوەی کە ژەمی نانی بەیانیانە کە ژەمی نانی بەیانەکە بۆ نونە گوێز بێ ڕاشی نازام هەنگین ئەم خۆی با پێ بڵێن پارشێ و ژەمی ڕئیسیە لە ڕەمەزانە یعنی تۆ توانێت و ژەمێکی ڕئیسی حسابی بۆ بکەی مەسەلە من بۆڵم نانی بەیانی نانێکی پڕوزەیە ئەگەر بیری لێ بکەیتەوە نانێکی زۆر باشە ینی هەتا ئەگەر لە کوردەواری هاتوڵێت نانی بەیانی و باوەک شابێ ینی تۆ با پڕوزە بێت لەبەر ئەوەی ئەڵم نانی بەیانیەکە باشترە هەم پڕوزەیە هەم هەزمی ئاسانە ئەگەر نانی بەیانی ناخۆی ئەتەوەک نانی ئێوارە خۆی هەر ئەوانی کە باسم کرد لە ئێوارەیە مامۆستاڵێن من چەند ماست خۆم هەر برسیمە آخر خۆی مۆزوعەکە ئەوەیە ینی ڕاهاتنە لەسەر ئەو شێوازە دوای ئەوە ماست بەتەنیانە مەسەلەن ماست تۆزی شۆفانی تێکەڵکات تۆی کەتانی تێبکە لەبەرەوەی کە مەسەلەن نسبێک چەوری هەیە لە ناو کەتانەکە لە ناو شۆفانەکە زەیتێکی باش هەیە ئەمانەوا لە تۆ ئەکەن تۆ بە تێری بێڵنەوە ئەی منیش هەر کەسێکی تر ماست بە ڕووتی بخوات بزەبت لەبەرەوەی کە نسبەی با بڵێن شەکری ئەویش با بڵێن حەمزی تیا بەرزە لەوانەیە وا بکات کە تۆ هەز بە برسێتی بکەی ئەم هەز بە برسێتی لە هەرسکەرەکانیش بڵێ لەبەرەوەی کە تۆ ئاکات مەعیدە و جارێک تر چالاک ئەبێت و ئەکات لە کۆماری ئیسلامی ئێران زیاتر ئەمە بەکارێرێ ماست و سیر لە دوای زۆر ژەمەکانی خۆن ینی بەکاری هێنن کە ئەمە بۆ هەرسکردن زۆر باشە ئێستا گەرێکێک لە ژەمە سەرێکیەکانت بێ بە تایبەتی لە پاشێوە بەس ماستم بەتەنیانەوە تۆ دیقەت دە من مجموعەیەک شتم وت سێرەکەی ڕۆنی تایە شەکری تایە خەڵکی ئەمە بەکار ناتوانانی ینی ئەگەر تێ ناوساجی بخۆی لەگەڵ ماستا تووشی تینوێتیەوی تووشی برسێتیەوی تووشی سەریەشە ئەبی ئەین تۆ ناتوانانی بڵێ ئەمە ژەمێکی ڕئیسی منەوە باشە و ئیسفادی لەکەم ئەگەر بڵێ من وتم ئەبێ میوە بخۆی ئەبێ سەوزە بخۆی ئەبێ سوود لەم شتانە ببینی و ئەگەر ئەتەوێت کێشداگریت بە هیچ شێوەیەک نابێت ئەمانەی کەوتم مەسەلەن نان و برنج و ئەمانە بە شێوەیەکی زۆر یان هەر نان و نان نابێ بخۆی ئەوانەی کە مەسەلەی ئاردە نابێ بخۆی تۆ ئەم مانگت داناوە وەزندا بگریت شیرینیەکان ئەبێت قەتعکەی ئەبێت ئەو بۆ جێگرەوەی ئەوانە سەوزە و میوە بخۆیت و ئەو کەسانی کە ئەیانەوێت وەرزش بکەن لە کاتی مانگی ڕەمەزانە پێویستەکە کە وەرزشەکانیان لە ڕۆژانە بێ مەسەلەن لە بەیانیان نەبێت تا ئەگاتە عەسر لەبەرەوەی تووشی دوای وەرزش ئێمە دایم حەزمان لە ئاو خواردنەوەیە وایە چونکە هیلاکە بیت جسم پێویستی بە ئاو پێویستەکە پێش بەربانگ بێ بە 40 دقیقە بە ساعتێک پێش بەربانگ ئەگەر حەزی کرد لەو کاتێ ئەبێت ئەگەر تۆ بتەوێت کێشدا بگری ئەبێت هیلاکیش ببێ ینی بەڕاستیەوە نیە نەمەسمو ینی ئەو زێت هەبێ بتوانی بچی لەو کاتەیە پێش بەربانگ ئەگەر لەم کاتە نەیتوانی ئەتوانێ بخاتە دوای بەربانگ بەس بە 2 ساعت دوای ناخواردنەکەی 2 ساعت دوای ناخواردنەکەی ئەتوانێت نیو ساعتێک ڕاضە بکە ئەویش ئەو ڕاضەی پێش ناخواردن وتم ڕاضەیەک نەبێت زۆر هیلاکی بکات و لیانی دڵبەرز بکاتەوانێ و ینی بۆی کە دوای ئەوەی کە ڕاضەکەی تەواو بێت چەند دقیقە وەرزش بکات باش ئەنی ئەو کەسانی کە یانێ کێشدا بگرن ئەبێت خۆیان سیستمێک بە خۆیان ڕێکخەن و ڕەمەزان بەڕاستی دەرفەتێکی باشە بۆ کێشدا بەزاندن دەرفەتێکی باشە بۆ کەسانی کە خۆی خراپیان هەیە لەگەڵ خواردنە مەسەلەن با بڵێن تەبەقەکانیان بەس شەکر و شیرینیە یان تەبەقەکانیان بەس گۆشت خواردنە ئەتوانن ئەم خوانە لە ڕەمەزانە ئەم سوودانە هەیە کە ئەتوانن لای بن چونکە تۆ ئەم هەموو سەعاتە خۆت ئەگری بە برسی
ئەگەر بیرێ بکەیتەوە ئەڵێ ینی من بۆ ناتوانم بۆ نمونە بە شیرینی بژیم ینی کاتێکی زۆر باشە بۆی کە خۆی خراپ لە خۆراکاتەرەکەی ئەو کەسانش کە وەرزش ئەکەن پێم وتن 40 دقە پێش بەربانگ ینی مجموعەیە جوڵی بەسیط هە لە شوێنێکی خۆشی لەوانێ بکە مجموعەیە تەمارینی ورکەیە بیکات مثلەن هەڕۆ ڕێو ڕۆشتن بێت وانە بەڵێ ئەتوانێت نیو ساعت پێشەوە بێت و بڕوا ئەوەندە بێت کە تۆزی ئارەقی پێ بکە پێش بەربانگەکەی بۆی کە یەکسەر دوای ئەوە بتوانێت شت بخوا چکە جسم برسی ئەبێ دوای وەرزشکردن ئەوانەشی کە لەو کاتە ناتوانن بکەنە دوای باڵێن دوای بەربانگیانەوە لە دوای ئێوارە وەرزکردنەکەشیان باشتر بێت بەڵێ بەس نابێ ڕاستەوخۆ بە هیچ شێوەیەک نەکار جوڵی وەرزش جوڵی زۆر بکرێ لە دوای ناخواردن چکە ئەوە زیانی ئەبێ لە بەرەوەی کە ئێمە پێویستمان بەوەیە کە بڵێن سیستمی بڵێن سوڕی خوێن لە دەوری مەعیدە کۆ بێتەوە بۆ هەزمکردن و ئێمە لەو کاتیا پێویستمان بەوەیە نابێت حرەکێکی وا بکەین کە ببێتە هۆی جەڵدەیان خوا نەخواستە بەکارهێنانی شەربەت و ماستاو بەڵێ ئەوانە چۆن بەکاربێنین بەگشتی ئەگەر باسی بکەین بەبێ ڕەمەزانیش ئێمە گەربیر بکەینەوە شەربەتە دەستکردەکان لەبەرەوەی کە ڕەنگی دەستکردیانتیایە لەبەرەوەی نسبێکی زۆر شەکریانتیایە هەر لە ڕووی با بڵێن لە ڕووی تەندروستیەوە باش نین باشترە کە ماستاوەکە خۆت بیکەی لە ماڵەوە ئەزانی کە ماستە و ئاوە بەکاری بێنی و شەربەتەکان ئەگەر مەسەلەن لە میوەکەی ئەگریت باشترە میوەکە بخۆی بەڕای من تا شەربەتەکەی بگری ئەوە هەوڵ بن شەربەتی کەم بەکاربێنن بەڕاستی چکە ڕەنگێکی زۆر لە ئەمڕۆ بازار ئەوە زۆر باشە شەربەتی مێوەش ئەگەر دەستکرد مەسەلەن شەکری تێنەکرێت یا مەسەلەن ڕەنگێکی زۆری تێنەکرێت ئێستا بەعزە شوێن هەیە ئەزانم کە حتا لە دەریشەوە نەیفرۆشن ڕەنگی تێناکەن باشن ئەتوانەوانە بەکاربێنن لە بەرەوەی کە تاویزی هەم ئاوەکەی ئەکا هەم شەکرەکەشی بۆ ماستاو لە کاتی پارشەوە گەر بەکاربێنرێت گرفتی تونێتی زۆر باشە ئەوی شەر لە جیاتی مەسەلەن شەربەت بخوات ئەتوانێت ماستاوەکە بەکاربێنێ باش لە جیاوازی تەمەنەکان ئەگەر باز بکەین هەندێک کەسێ بۆ نمونە مناڵێکی هەیە لەگەڵ کەسێکی بەتەمەنی هەیە لەگەڵ کەسێکی پێگەشتوشی هەیە یەکژەم خواردن دانرێ بۆ هەمووی ئەمە دروستە بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی بکەین بەبێ ڕەمەزانیش ئەمە ڕاست نییە ینی تۆ مناڵ ئەو خواردنەی مناڵ پێویستێتی جیاوازی هەیە لەو خواردنەی کە هەم لە ڕووی بڕەوە هەم لە ڕووی چۆنێتیەوە ینی هەم لە ڕووی کواڵەتیەوە هەم لە ڕووی بڵێن چەند ئەخوات فەرقی هەیە لەگەڵ من تۆ تا پیرێک حتا پیرەکان ئەوانە زۆربیان نەخۆشییان هەبێ بۆ نمونە شەکرەیانێ زەختیانێ ئەو خواردنی ئێمە دایئەنین لەسەر سفرە لەوانەیە بۆ من و تۆ تەمەنی ئێمە گونجاو بێ بەس بۆ پیرەکە گونجاو نەبێ ئەو کەسەش ئێستا گەر کەسە گوێی لە من بێڵێن جا من چۆن ئەکرێت سێ کەسین سێن و ئەو خواردن حازرکەم قسەکەشی تەواوە دروستە ئەکرێت کە بە شێوازێک ئامادەی بکات بۆ هەر سێ تەمەنەکە ببێت بڕێکی باش ئاوی تیابێ و بڕێکی باش کالۆری تیابێ کالۆریەکەش هەمووی کالۆری با بڵین پاک بێ ینی کالۆری بەس شەکر نەبێ لە شەکروەریگریت و تەواو ینی کالۆری بێت کە تۆ مەسەلەن مەجموعە ڤیتامینیشی لەگەڵا بێ وەکو میوەکان هەر وەکوتم وەکو سەوزەکان مەسەلەی بە ڕۆژووبوون بۆ پیر و بۆ مناڵ ئەوە ینی بەڕاستی دین من ینی ناتوانم زۆر ڕۆژانستێک لە ڕووی زانستیەوە ئێستا ڕۆژوو وای لێکراوە ینی لە ڕووی زانستی با بڵێن ڕۆژوو یەکێکە لە دایتەکان یەکێکە لە نەوعیەتی ڕێجیمکردن خەڵک بەکاری ئەهێنێ لە بەرەوەی سوودی هەبووە لە کۆڵینیان کردووە کە ئەگەر کەسێک بۆ نمونە نەخۆشیەکی هەبێت چاوری جگەری هەبێت بە نەوعێک لە ڕۆژوو یعنی شەرت نییە هەم خواردنەکان نەخوا نەوعێک لە ڕۆژوو بۆ خواردنێک سیرەکە باش ئەبێت ئەم کەسە یان قەڵەوی هەیە بە ڕۆژوو ئەبێت چەند سەعاتێک لە دوایە بەچی ڕۆژۆکەی پشکێنێت ئەتوانێت لە چەند مانگا چەند کیلۆ دابەزێنێ بەڵام بۆ مەسلەی مناڵ لەبەرەوەی کە مناڵ بە بەردەوامی لە گەشایە مناڵ بە بەردەوامی پێویستی بە خۆراکە و بە بەردەوامیش ئەجوڵێ ینی من و تۆ داوانێگەر بە ڕۆژوو بین خۆمان بگرین تانی وەڕۆ ئەوە نەحرەکە نەکەین دائنیشین یان ئەو پەڕی نوێژێک ئەکەین هەڵەسین ئیشێکی بەسیط هەبێت بەس مناڵ ینی ئەگەر دیقەتی بێ لە حرەکەی ناوماڵیشان ناتوانێت بە احتیادی بێت و بڕوا بەس ڕائەکە لەبەرەوە پێویستی بە تاقێکی زۆرە لەبەرەوەی پێویستی بە ئاوێکی زۆرە لەبەرەوەی کە خۆشی بە بەردەوامی لە گەشایە بەڕاستی وەکو ڕێی شخصی خۆم لە ڕووی عیلمی شەوانێ ئەمە بەڕاستی بە باش نییە مناڵ ئەوەندە سەعات لە خواردن و لە ئاو بگیرێتەوانێ حتا ئەگاتە تەمەنێکیش کە تەمەنی با بڵێن هەرزەکاری پێوترێ لای خۆمانتینێجی پێوترێت پێش هەژدە ئەویش لەبەرەوەی کە لەو کاتەیە هەردیسان لە گەشایە پێویستێکی زۆری بە خۆراکە پێم باش نییە لەو تەمەنەوە بە ڕۆژوو بێ وەڵاهی ئەمەیان بۆ لە ڕووی دینەکەەوە خۆی دین دیاری کردووە ڕۆژێک بۆن لەگەڵ مامۆستایەکی ئاینیمان هەبوو ئەو بابەتیان ینی لە ڕوو ئاینیەکە قسەی لەسەرەکەین بەس بەڕاستی لە ڕووی زانستیەوە من ئەوە تا قسەم لەسەر کرد ئەڵم کە باش نییە
لەبەرەوەی کە ینی ئەزانی چۆنە خۆی کەسیش تا کەس ئەگۆڕێ فەرقی هەیە ینی ئێستا گەر مناڵێک هەبێت تێر خۆراک بێ مەسەلەن جسمی بوونیەی باش بێت بەرگەی ئەوە بگرێ یا مەسەلەن قەڵەوە لەوانەیە هەر فرسەتێکی باشیش بێ بۆ ئەو مناڵەکە بە ڕۆژوو بێت لەبەرەوەی کە قەڵەوە چاورەکەی بتوێنێتەوە بیکا بە تاقە بەڵام وەکو تەمەن ینی من نازانم عیلمی شەر لەبەرەوەی کە زۆر هین ناکە مامۆستاڵشمی کاتمان زۆر کەم ماوە لە سەر ژنانی دووگیان و شیردەر ئەوانە بە ڕۆژوو ئەتوانن ببن وڵای خەڵکم بینیوە زۆر بە ڕۆژوو ئەبن بەڵام لە ڕوودینی شەوە ینی بۆیان هینکراوە کە ئەتوانن ڕۆژوی ڕەمەزان نەگرن و خۆی باش زۆر کەسەیە کە بۆ نمونە کاتەکانی خەو بە تایبەتی ئێستا کە دەوام نییە کاتەکانی خەوی بۆ شێوە ڕێکە خاڵێت تا پارشێ و ناخەوم لە پارشێ و نانەخەوم و اینجا ئاخەوە زۆر خراپە ئەوە بەڕاستی خراپە یعنی تۆ پێویستەکە خەوێکی باشی هەبێت ئەوە زۆر خراپە چونکە تۆ ئەو خواردنە ئەخۆیت و ئەخەوی بەسەریا و ئەنجا دیسان میتابۆلیزم و جسم و سیستمی خۆت هەر هەمی تێگەچێ دوای ئەوەش کاتێک تێت تایتەوە تایم اینجا تۆ تایم بۆ ناخەوم سعات دەیان دوانزە خەوم دوو لە خەو هەستم ینی ئەگەر ئێستا نەبێ بە قسێک بەس بۆ ئەوەیە کاتەکەی لێ بڕوا ینی لەبەرەی بەڕۆژەوە ینی تۆ ئەگەر لە دوای پارشێ و 2 ساعت 3 ساعتیش بخەیتەوە ئەو کاتەی تر پێویستەکە هەستیت لەبەرەوەی چالاکی و هەبێ لەبەرەوەی کە تۆ خواردنێک لە جسم تایە ئەو سیستمەی هەزم و مژین و شتە لەناو جسم تا تێک نەچێ باش دوان ڕێنمایی زۆر بە کورتی هیوادارم کە تەنەوع بکەین لە خواردنەکانمانە و هەڵپە نەکەین بەڕاستی ئەنی هێواش هەرچیە کە کاتەکەمان بە ڕۆژوو ئەبین پێویستەکە بڕێکی باش لە ئاو فیتامین و شلە و با بڵێن ئەلیافەکان بخۆین و هیوادارم هەموو لایەک بە تەندروستێکی باشەوە ڕەمەزان تاوشکەن و تێپەڕێن کردی بەڕێز مامۆستا نەسمین عەلی مامۆستای زانکۆ و ماستەر لە زانستی خۆراک زۆر سپاس بۆ ڕێنماییەکان و زانیاریەکانت دەچینەوە قەڵازێ بۆ لای هونەر ڕەسوول هونەر زانیاری تازە چیت لایە سلااوان لێبێ تازەگرنەی بەڕێبەتی کاروباری شەیدانی پارێزگای سلێمانی دانرا و لە ئەمان کاتدا تازەگرنی ئیداری ڕاپەڕینیش پێشکەش بە یانی پیرۆزی شەهیدانی بردومانی ساڵی 1970 و شەهیدانی ڕاپەڕینی ساڵی 1982 کرا من ئێستا پاشکەمێکی تر گفتوگۆ دەکەم لەگەڵ کاک ئارام کە سەرۆکی شارەوانی قەڵازەیە دەمەوێت لەم یادەدا کە بگومان یادێکی گرنگە بۆ پشدەریەکان پرسیاری ئەوەی لێ بکەم کە چی دەکەن و چی پێویستە و چی زەرورەکە ئەنجام بدرێت لە ئێستادا بەڕێز کاک ئارام ئەم کاتت باش هەر بێ بەردەم کامێرەکە ئەندازیار ئارام محەممەد سەرۆکی شارەوانی قەڵازەیە کاگەرام ئەمڕۆ یادی کارەسات و ڕاپەڕینی قەڵازەیە بەڕێستان وەکو سەرۆکی شارەوانی طبعا قەڵازەی بە چەندی قۆناغی چەندین جار خاپور کراوە وێرە چی بۆ قەڵازەی گرنگە زەرورەوە چی بکەنێ بەڵێ دیارە هەر بۆ بەرچاوڕوونی بینەران قەڵازێ بە حکمی ئەو پێگە جوگرافی لە ڕابردوودا هەی بووە عەتفی خەڵکەکە لەگەڵ بزافی ڕزگاری خوازی گەلەکەمان ئەمە وای کردووە کە لە ڕابردوودا لەسەر دەستی ڕژێمی ئەوسا چەند جارێک بێتە قوربانی و هەر بەمەشەوەنەوە سەوە جارێکیش ڕاگوێزراوە سەڕای هەموو ئەمانە هیچ شتێک چۆچی بە خەڵکی خۆراگری ئەم شارەدا دانەداوە ئەوەی کە پێویستە بۆ خەڵکی ئەم شارە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێی جدی لەو ناوچانە بداتەوە کە بە فعلی قوربانی هەڵوێستەکانیانن هەم لە پێشکەشکردنی پرۆژەی خزمەتگوزاری هەم پرۆژەیەکی ترکە چەندین ساڵە بە کۆمەڵە قۆناغدا تێپەڕیەوە کۆمەڵە قۆناغی بڕیوە لە دابینکردنی خەدەمات بۆ پرۆژەکە ئەویش کردنەوەی ڕێگای مەرزی چێلێ ئەم پرۆژەیە بۆ خەڵکی ناوچەکە بە حکمیەوەی ئەم خەڵکی ئەم منتیقەیە قوربانین لەسەر دەستی ڕژەمی پێش و گرنگە کە خزمەتیان بکرێت و لە ماوەیەکی دیاریکراودا ئەم پرۆژەیە ئەم مەرزی چێلێ بە فەرمی بناسرێت بۆ ئەوەی بێتە هۆکارێکی بژانەوەی خەڵکی منتیقەکە و ڕاستەخۆ ناڕاستەخۆ خەڵکی ناوچەکە مستەفید بنلی دەوان یادێکی گەورەیە زیاتر لە 160 کەس تەنها لە 74دا شەهید بووە جگە لە شەیدەکانی ڕاپەڕینی 82 قەڵازێ تا ئێستا مۆنومێنتی نییە ینی بزانم قۆناغی یەکەمی تەواو بووە چی دەکەن بۆ ئەمە پێتانوانیە پێویستە
حکوومەتی هەرێمی کوردستان مۆنومنتێک لەم دەڤەرە دروستکە بەڵێ پرۆژەی مۆنومنتی شەیدانی قەڵازێ دیارە ئەمە پرۆژەیەک بووە لە ڕابردوودا کاریشی تێدا کراوە یەکێ لەو پرۆژانەی کە لەسەر بودجەی نەودووە بەداخەوە ئەویش بەهۆی قەیرانی داراییەوە نەبوونی بودجە کارکردن تێدا ڕاوەستاوە ومێت دەکەین لە ئەگەری باشبوونی وەزعی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی کە بتوانن کار لەو پرۆژەیەدا بکرێتەوە و خزمەتێک بێ بە شارەکە و خەڵکی ناوچەکە کاگەرام ئێمە ئەوە دەزانین بۆ پێی کە بەدەسوونمان بۆ کردەوە زۆر جار هەیە لە قەڵاتزێ بنمونە لە ڕێگاوبان خەڵکێکی گلەی هەیە لە ئێوە بەڕاستی پێی وایە ڕێگاوبان وەکو پێویست نییە جارێکی تر پرسیارم لە بەڕێستان کرد لە بۆ راپۆرتێکی تر ئاماژەت بۆدا کە ئێوە زیاتر گرنگیتان بە کۆمەڵێک بابەتداوە بنمونە لەستا لە قەڵازێ ماڵی لاوان دروست دەکرێت ینی دەکرا ئەم بودجێ بۆ شتێکی تر سەر بکرێت ینی ئەوەی کە ڕێگاوبان وەکو پێویست نییە ئەو بودجەی کە هەبوو بۆ کاری تر و پرۆژەی ترتان خەرج کردووە حقیقت ئەوەی کە ئەم پرۆژانەی ئێستا لە کاردان ئەمە ئەو پرۆژانان پلانی پێش دروستبوونی قەیرانی دارایین هەندێک سێکتەر لە سێکتەری ڕێگاوبان زیاتر گرنگی پێدراوە دیارە نەبوونی پلانێکی تۆکمەیان ئەولەوێت بۆ پرۆژەکان ئەمە وای کردووە کە بەداخەوە سێکتەری ڕێگاوبان لە منتیقەیە خراپە ئەولەوێت بەنسبەت ئێمەوە کارکردنا لە ڕێگاوبانەکان ئەم فترێش کە بحکمی ئەوەی قەدەغی هاتوچۆ بووە ناوشار ئیستغلالی ئەو فرسەیەمان کردووە کە هەرچی پێویستکە بۆ ناوشار سیانەی ڕێگاوبانەکان کردومانە ئەوەی کە زەرورە لە ئێستادا بۆ ئەم شارە بکرێت حقیقت خزمەتکردنی ڕێگاوبانەکانە کۆمەڵی پرۆژەی گرنگ کە پرۆژەی گرنگن بۆ شارەکە بەداخەوە وەکو پێشیش باسم کردو هەم جادەی شەستیان پردی دەواازەی شارە ئەوانە ئەو پرۆژانن کە پرۆژەی گرنگن بۆ شارەکە بەڵام بەداخەوە بۆی قەیرانی داراییەوە کارکردن تیاندا وەستاوە یەکێک لەو پرۆژە زۆر گرنگانەی کە دەکرێت لە سەردەمی ئێوەدا جێبەجێکرا ئەم پارکی ناو بازار بوو هەم خەڵکێکی زۆر کاسبی لەوێ دەکرێت سەرچاوی ژیانی خەڵک بوو بەڵام توانیتان بە بودجەیەکی کەم ئەم پرۆژێ جێبەجێکرد بۆ پێما بێ ئەمڕۆژ ینی بۆ ئەم یادا جارێکتر بەتەواو بەڕسمی دەکرێتەوە چیتان هەیە لەسەر ئەم پرۆژێکی گرنگە بە حکمی ئەوەی سنتەری بازارە دروستکردنی فەزایەک بەڕوبەری نزیکەی دوودۆنم لە سنتەری بازار پێم وایە کارێکی ئەستەم بوو خۆشبەختانە توانیمان و ئەم پرۆژێشمان بۆ ئەم یادا کردوتە دیاری بۆ خەڵکی خۆراگری ئەم شارە ومێت دەکەین هەم خەڵکەکە پشوویەکی ڕۆژانە پشووی تێدا بنوە سیمایکی شارستانی جوانیش بە شارەکە ببەخشێت ئێستا ئەولەویەت لە ئێوە چی وەکو شارەوانی مەرجی کێ لێیە جادی شەستیە یان چییە بەگشتی دیارە کۆمەڵی پرۆژە کە گرنگن بۆ شارەکە جەدوایان هەیە بەنسبەت ئێمەوە ئەولەویەت ڕێگاوبانەکانیش ڕاستەخۆ ناڕاستەخۆ خزمەت بە مەرزی چێ لێ دەکات ینی ئەگەری بوونی هەر بودجەیە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزارەتە جیاوازەکانەوە بۆ شارەوانەکەی ئێمە تەرخان بکرێت ڕاستەخۆ بۆ سێکتەری ڕێگاوبان تەخسیسی دەکەین بە حکمی ئەوەی کە مەرزی چێلەی بەسەرەوەیە خزمەتی ڕاستەخۆ بە ڕێگاوبانەکانی ئەم دەڤەرە خزمەتی ڕاستەخۆ بە مەرزەکە دەکات دەستەکان خۆشبێ ئەندازیار ئارە محەممەد سوپاس بۆ زانیارەکان من میوانێکی تریشم لایە کاک کامۆخیدر بەڕێوبەری وەرزش و لاوانی قەڵاتزێکا کام و سڵاو دێبێ ئەم کاتت باشە گەڕوو لە کامێرەکەکەی ڕەوشی لاوان چۆنە لە قەزای پشتدەر بەڵێ سەرەتا لە 46 ساڵ یادی بردومان و کارەسات شاری قەڵاتزا سێر ڕێز و نوازش بۆ سەرجەم شەیدانی کوردستان و شەیدانی ڕێگای ئازادی و شەیدانی قەڵاتزێ خوێندکاراندا دەوێنین کە لەم ڕۆژەدا شەید بوون. بەڕاستی بەداخەوە ئێمە بەهۆی ئەوەی کە لە کوردستان بە دۆخێکی نەخوازراودا دەدڕۆین و بەردەوام داواکاری و داخوازەکانی لاوان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە بەڵام لە ئاسی پێویستدانیە خزمەتکردنیان لە ئاسی پێویستدانیە بەهۆی ئەو لێکەوتانەی کە لە ئەنجامی ئەو کارانە دێتە پێشەوە کە لە هەرێمی کوردستان ڕوودا ئومێدمان وایە کە بتوانین بە چەندین پرۆژە و ئومێدمان وا بوو کە ئێمە لە شاری قەڵازەدا کە بە تایبەتی کۆمەلگایەکمان هەیە کۆمەلگای وەرشی 24 کە چەندین نەخشەمان تێدا دروست کردەوە کومەلەوانگە و یاریگا و هۆڵی تێنس و هۆڵی گەنجان وانە بمانتوانی با لە ساڵیادێکی وەکو ئەمڕۆدا پرۆژەیەکی ترمان لێدا بنیات نابا بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژکە دۆخەکان دێرە پێشەوە هەرێمی کوردستان پێیدا تێپەر دەبێ لە ئاسی پێویستدانیە خزمەتکردنی لاوان کامۆپی کە بەڕێستان بەڕێوەری وەرزش و لاوانی قەڵاتزێ پرۆژەی نیشتەجێبوون هەموو ئەوانە گرفتنی لە شارەکەدا کەنی ینی پرۆژەی گەنجانە
بەدڵنیاییەوە بۆ خۆزانی شارێکی وەکو قەڵازێ کە شارێکی سەرسنوورە لە زۆربەی هەر زۆری پرۆژەکانی هەرێمی کوردستان بێبەشە بە تایبەتی پرۆژەی نیشتەجێبوونی گەنجان و هەلیکاری زیاتر بۆ گەنجان کە بەڕاستی شارەکەمان بەهۆی شارێکی دوورێتەستا کەمتر سەرمایهداران و کۆمپانیاکان و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕاستی بە شێوەیەکی پێویست خزمەتی ئەو شارەی نەکردووە ڕۆژ بە ڕۆژ لێکەوتەکانی ڕاپەڕین و کارەساتەکان کە ئێمە بەڕاستی لە مانگی ئازاردا دەچینە مانگێکەوە کە پڕێتی لە بۆنەوە لە بۆنەکاندا کە شاری قەڵازێش بە دەرنیە لەو بۆنانەدا وەکو هەموو شارەکانی تر بەڵام وەکو پێویست پرۆژەی نیشتەجێبوون و هیچ پرۆژەیەکی هەلیکاری تێدا دروست نەکراوە. بێگومانەوە خۆشتان پێشتریش لەناو ئەو هەنگاوانەدا بوونەکە ئەندراوە بۆ مەرزی شێلێ بەتەواو بە ڕسمی ناساندنی مەرزی شێلێ ڕەنگە دەرفەتێکی کار بۆ خەڵکێکی زۆر بەتایبەت بۆ گەنجان بڕەخسێنێ هەنی داواکاری هەموو ساڵێ لە 24 چوار هەر ئەوەیە کە مەرزە بەڕسمی بناسێنری ئەم ساڵ یادەکە کرایەوە هێشتا مەرجەکە ڕسمی نییە چیتان هەیە بۆ بەداخەوە ئێمە چەندین ساڵە بەڵێنیەوەمان پێدا بوو کە مەرزی شێلی وەکو مەرزێکی نێودەوڵەتی بناسەندرێ بەڵام تا دەهات و کە ئاسەنگەکان ئاسەنگی زۆر گەورەش نەبوون بەڕاستی کە شایانی ئەو بوون چارەسەر بکرێت و مەرزەکە بەڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە بۆ ئەوەی بەڕاستی هەم خەڵکی قەڵازێ و هەمیش کوردستان سودمەند بێت لەو مەرزەوە ببوون بەکردنەوەی ئەو مەرزە دەمانتوانی هەلێکی زۆر بۆ گەنجانی سنوورەکە نەک بۆ سنوورەکە بۆ تەواوی کوردستان لێرەکانە دەست بەدەر بکرێت کە بەڕاستی مەرزەکە دەتوانێت کۆمەڵێک هەلی کاری زۆر باش بۆ گەنجانمان بۆ خەڵکەکە بڕەخسێنێ بەڵام بەداخەوە تا ئێستا مەرزەکە هەروەکو بەڵێن ماوەتەوە نەکراوەتە ڕسمی داواکارین کە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لە ئایندەیەکی زۆر نزیکدا ئاسەنگەکانی بەردەم مەرزەکە کە هیچ ئاسەنگێکی ئەوەندە گەورەنینە کە ئەو ئاسەنگانە شایانیەوە چارەسەر بکرێ بتوانێت چارەسەریان بکات و مەرزەکە بەڕووی هاوڵاتیان و شاری قەڵازدا بکاتەوە. داپرسیاری من بۆ بەڕێستان ئەوە دەبێت ماڵی لاوان گەیشتۆ بە چی وەکەی تەواو دەبێت ماڵی لاوان وەکو بینەکەمان لە سەدانەوەتی کارەکانی تەواو بۆ ئەوەندەی کە ماوەتەوە بەڕاستی کۆمەڵێک پارە پێویست بوو بۆ بەڵێندەرەکە تەرخان بکرێت بۆ ئەوەی قۆناغی کۆتایی تەواو بکە بەڵام بەداخەوە دۆخنە خوازراوەی کە ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانی دارایی دابەزینەوە تەسیری زۆری هەبوو لەسەر ئەم پرۆژەیە بۆیە تاخیر بۆ ئومێدمان وایە لە دوای ئاسایی بوونەوەی دۆخەکان و لە دوایەوەی کەم زروفەتێ پارەی بۆ تەرخان بکرێت و پرۆژەکە بەڕوو گەنجاندا بکرێتەوە. خۆش بێ کامۆخدر سوپاس بۆ زانیاریەکانی بەڕێزە دیارە دەمەوێت ئاماژە بۆ بدەم هەمیشە یەکێک لەو داواکاری زۆر سەرەکیانی هاوڵاتیانی قەڵازێ مەرزی کێلەیە لەسەر ساڵی ڕابردوودا بە هەوڵی قوڵا تاڵبانی لە کابینی هەشتم ڕێگای مەرزەکە بە درێژایی 7 کیلۆمەتر قیر کراوە کارەبای نیشتیمانی گەندراوەتە مەرزەکە چەندین جار وەفدی حکوومەتی عێراق سەردانی ئەم دەڤەری کردەوە وەفدی کۆماری ئیسلامی ئێرانیش سەردانی ئیدارەی ناوچەکەیان کردووە هەمووان لە ڕووکەشدا پێیان وایە کە کردنەوەی ئەم مەرزە گرنگە و خاڵێکی سنووری گرنگ دەبێت بەڵام هێشتا مەرزەکە بە شێوەیەکی ناڕەسمیە دەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان هونەر ڕەسوول و میوانەکانن کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە قەڵازێەوە لەگەڵمانە بوون سپاس بۆ زانیاریەکانتان سپاس بۆی کە تاوکێسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن خواتان لەگەڵ.